سلاوی خواتان لێ ببینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەرمانن هیوادارین تەندروست باش بن و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئەمڕۆ بە کۆمەڵە بڕگە و بابەتەوە لە پایانی ڕۆژە لە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویستین هیوادارین سوود لە سەرجەم بڕگە و بابەتەکان ببینن و لەگەڵمانە بن بۆ ئەوەی کە کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک گفتوگۆ بکەین لەگەڵ میوانەکانمانە و کۆمەڵە تەوەرەمان بۆ ئێوەی ئەزیز ئامادە کردووە. دەستخۆشبوونیا بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان. خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان. هیوا دەخوازین کە هەموو لایەکتان دڵ و دەروونێکی ئارامتان هەبێت و دوور بن لە هەموو دەرد و بەڵا و موسیبەتێک ئینشاءڵڵا. ئازان خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو تۆرانی کە پێشکەش با ئێوەی ئازیزی دەکەین لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە دەستکەوتەکانی لاوانی یانەی لاوانی پێشمەرگە دەکەین زانین دوایین پاڵەوانەتی کە تێدا بەشداریان کردووە توانیویانە براوە بن چییە و بزانی بەگشتی کار و چالاکیەکانیان چیوە کێشە و گرفتەکانیان لە ئێستادا چیوە ئایا وەرزش لە هەرێمی کوردستاندا لە دەوروبەری سلێمانیدا تا چەند لاوان بەشدارن تا چەند گرنگی بەو بابەتە دەدەن. بەڵێ زیزان یەکێکی تر لەو تۆرانی بۆمان ئامادەکردوون باس لە بابەتێک دەکەین کە ئەویش فرامۆشکردنی ئەوانەی کوردیە یاخود زمانی کوردیە لە خوێندنی باڵاوە وەک دەزانین بڕیارێک هەیە کە ڕەنگەی تر لە دوای پۆلی دوانزەوە کاتێک کە خوێندکار دەچێتە زانکۆ و دەچێتە خوێندنی باڵاوە دەرەجەی کوردی یاخود زمانی کوردی بۆی حساب نەکرێت کە ئەمە واکە زمانی کوردی ئەو دەرسی کە لە خوێندگەکاندا دەخوێنرێ بە شازێک لە شێوازەکان فرامۆش بکرێ لە کاتێکدا زمانی سەرەکی ئێمە پێویستە گرنگی پێ بدرێ و یەکێک لە بابەتە سەرەکیەکان مامەڵی لەگەڵا بکرێ بۆیە ئەمە مەترسیەکی هەیە و شارەزایان بازلەوە دەکەن کە ئەمە فرامۆشکردنی زمانی کوردیە بۆیە لەگەڵ پسپۆڕێک باز لە بابەتە دەکەین و ئەم بڕیارە چی لە خۆت بە شێوەیەکی گشتی ینی ماوەی چەندین ساڵێکە بە شازە لە شێوازەکان زمانی کوردی پراوێز دەخرێت هەوڵ دەدرێت کە لە خوێندن و لە زۆرێک لە بابەتەکاندا پشتگوێ بخرێت کە بزانین ئەمە بۆ چی دەگەڕێتەوە کارەکەی بۆ چی دەگەڕێتەوە ئەو زیانانەی چین کە بەر نەتەوەکەمان دەکەوێت بەر کۆمەلگا دەکەوێت دەزانین کە تا چەند گرنگە گرنگی بە زمانی بیانی و ئینگلیزی و زمانەکانی دیکە بدرێ هاوشانی ئەوەش کە گرنگەنەوەی نوێ زیاتر ئاشناوێت بە زمانی کوردی خۆی بەداخەوە بەدەر لەوەش لە دەرەوەش کە بۆ نمونە لە نێو بازاڕەکاندا بە پۆستەری زۆرە لە دوکانەکە و زۆربەی کات دەیبینی کە خەریکە وردە وردە لەوێش تا زمانی کوردیش نامێنێتوە بەکارنانێت بەگشتی باز لە گرنگی زمانی کوردی لەو تەورێماندا دەدەین کە بزانین هۆکارەکان چین کە وردە و دەخەریکە ئەم زمانە فرامۆش دەکرێت. بەڵازان لا تەوری سێمی بەرنامەکەماندا بابەتێکی تەندروستیمان بۆ هەڵبژاردون و باسی دەکەین کە گرنگە دایکان و باوکان و بە تایبەتی تر دایکان ئاگاداری بنەویژ ئەوەیە کە تای منداڵە بزانین تای منداڵ هۆکارەکەی بۆ چی دەگەڕێتەوە لە چه حاڵەتێکدا ئەم تایە مەترسیە بۆ منداڵەکە و گرنگە ئەو ڕێنمایانە چین کە دایکێک ئەنجامی دەدا تاوەکو ئەوەی کە دەرمان دەداتە منداڵەکەی وە چارەسەر وەردەگرێت بەگشتی بزانین ئەو ڕێمانە چین کە پێویستە دایکان یاخود باوکان لە ماڵەوە ئاگاداری منداڵەکانیان وە زیاتر چ منداڵێ لە چ تەمەنێکدا زیاتر ئەوە بێت کە تووشی تا ببێت بەگشتی باز لەو دەکەین وە ڕێگە چارەکانیشی باز دەکەین. هیوادارین بۆی گرنگی بە تەندروستیتان بن لە تەوەری سێندا بە ئامادەی ئەو بابەتە بن و بینەری بن و سوود لە زانیاریەکان وەرگرن. وەک هەمیشە سەرەتاش بچینە لای پێشبینیەکانی کەشوهۆ سێری پلەکانی گەرما دەکەین لە شوێنی جیاوازەکان.
دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەنامەکەماندا باز لە دەستکەوتەکانی لاوانی پێشمەرگەی سلێمانی دەکەیم زانی دەستکەوتەکانیان چینوە لە دوایین پاڵەوانەتیاندا بەشداریان کردو بزانین لەگەڵ کێدا ڕوبەڕوو بوونەوە بە گشتی کار و چالاکیەکانیان چیەوە ئەهمیەتی و گرنگی وەرزش لەم دەڤەرەدا تا چەند گرنگە وەروە باز لە کەم کورتیەکان دەکەین و بزانین کێشە و کەم کورتیەکانیان چین و ئایا تا چەند لایەنە پەیوەنددارەکان هاوکاریان لە بەرەو پێشچوونی ئەو وەرزشەی کە ئەنجامی دەدەن گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانماندا هەریەکە لە بەڕێزکا کشکار ئەکبەر کاپتنی یانەی لاوانی پێشمەرگەی سلێمانی وەروەها کاگرێ باس دیێک ڕاهێنەری یانەی لاوانی پێشمەرگەی سلێمانی خۆ بەخێر زۆر سپاس بەرد چاوەکانە خێر بێنیاخوا کاکشکار کاگرێباز یاما بێ لایتەوە سەرەتا کاگرێباز دەمێ باز لە یانەی لاوانی پێشمەرگەمان بۆ بکەیم یانەکەی دروست بووەوە کەمێک پێمان بناسیێنیت سەرتا بەناوی خۆی گەورە بەیانی بەڕێستان و بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان باش زۆر سپاسانەکەین طبعا یانی وەرزشی پێشمەرگە یەکێکە لەو یانانەی هەر لە کۆنەوە لەگەڵ دروستکردنی تیمی تۆپی پێکەی ئیش لەسەر کردوکە لە هەموو ئاستەکانە پێشبڕکێ بکات و وەکو ڕاضی گیانی لە وەکو وڵاتانی پێشکەوتوو ئیش لەسەر هەموو ئاستەکان کە بە مەدرسە و تازە پێگەشتوان و لاوانەوە بۆیە هەر لە سەرتایدا مەزرانەوە ینی پێشمەرگەی سلێمانی تیپی لاوانی هەیە زۆر باش ئاشکاریەمە خێر بێ خێر بنیاخوا وەرزشی سلێمانی یاخود یاری تۆپی پێ سلێمانی لاوان چۆن هەڵدەسەنگێنی تا چەند لاوان هەم لە وەکو یاریزام تا چەند گرنگی بەوە دەدەنیان هەڵدەدەن بەشدار بن یاخود هاندەران چۆن دەڕوانە وەرزش لە ئێستادا دەزانین زۆر جار لێر و لێ باز لەو دەکرێت کە خەریکە وەرزش ینی پاشەکشێ دەکات کەمتر گەنجان ڕوو دەکەنە وەرزش ئێوە لە نێو گەنجاندان و لە نێو لاواندا چۆن ئەم بابەت هەڵدەسەنگێن سەردامەنای خۆی گەورە بەیانی باش لە خۆتان و کەناڵەکەتان دەستخۆشتان یەکەم خێر بێ بەڕاستی لە لاوان زۆر پێویستیان بەم خولانەیە کە ئەکرێتەوە بەڕاستی لە کاتێکان کە ئێستا ئەمە یعنی چۆن بڵێ هەتا بێ وەرزشەکەمان بەرەو خراپتر ئەڕۆیانی ئەم خولانە بۆ لاوان زۆر زۆر باشە تا ئێمە یعنی الحەمدوللا وەرزشی سلێمانی ئێستا ئەتوانم بڵێم زۆر زۆر لە باشیایە بۆ ئەنجامی کە تازە بەگەشتوان ئەلحەمدوللا گەیشتوتە چواروەشی زێرن و لاوانی پێشمەرگەر گەشتووە زۆر زۆر دڵخۆشین بەمە زۆر زۆر بە پێشکەوتوو بێن کاکرەباز بە ئاماژەیەک بۆ بکەین ئەمە خەڵاتە وەرتان گرتووە وەزم لە ئەخیر خولیتە لەسەر ئاستی کوردستان یەکەمتان بەدەستهێناوە گەرباسێک لەو سەرکەوتنە بکەن کە چۆن ئەمەتان بەدەستهێناوە خەڵاتەی بگۆڕتان کرد ڕاستفەرن وەڵایی طبعا هەموو ساڵەیەکی تۆپی کوردستان گەر نەکەوێتە قەیرانەوە خولی لاوان نکاتەوە ئەم ساڵ خولی لاوان خولێکی عام بوو ئاستیەکان ئاستی نابوو لە دەرەجەیەک و دەرەجە دوو جا نەکرابەوە هەموو یانەکانی هەرێمی کوردستان بۆی هەبوو بەشداریکان نزیکەی 30 یانە ئەم ساڵ بۆ کاسی لاوانی ناوی کوردستان پێشبڕکێیان کرد سەرەتا لەسەر ئاستی مەحافەزە بوو لە مەحافەزە پاڵاوت نەکرا چەند یانی تیا بوو بۆ نمونە لە هەر مەحافەزە پێ عەدەدی یانەکە پێوەرێکی بۆدانرا بوو یانە سەرەکە و لە مەحافەزەی سلێمانی 4 یانە سەرکە و بەسێ محافەزەکەی کرد 6 یانە سەرکە بوو بە خولی بوو بە قۆناغی دووەم کە دەتیپە ئیتر لەوێش دیسان کرا بە دوو کۆمەڵەوە ئێمە لەو کۆمەڵێش بە یەکەمی کۆمەڵە سەرکەوتین و گەشتین یاری کۆتایی لە یاری کۆتاییش لەگەڵ یانی هەندرێن بەریەک کەوتین لە یاری کۆتایی لە ساحەی فرانسۆ بوو لە هەولێر سپاس بخوا لە هێشتوانیمان براوە بووین و بوون بە پاڵەوانی خولی نایابی لاوانی یانەکانی کوردستان کاکشکارەگەر ئاماژێک بۆ بکەی ڕۆڵی ئێوە لە سەرکەوتنی کۆتاییدا کە ئەم وەکو ینی پێشمەرگە بەدەستان هێنا چێستێک لە ئێوە دروست کردووە هەوڵەتی کۆشارەکانی ئێوە کە بەم قۆناغانە تێپەڕین چۆن بوو بەڕاستی ئێمە کە سەرەتا دەستمان پێ کرد زانیمان ڕێگاکەمان سەخت و دژوارە بەڵام الحەمدوللا ئەمە کە بووینە پاڵەوانی خولەکە یعنی هەموو ئەو هیلاکبوون و یعنی ئەو ڕەنجەی کە دامان الحەمدوللا هەسما پێ کە بە زیانە چوە سوپاس بۆ خۆی گەورە بە ئەنجامێکی زۆر گەورەی زام لەبەرەوەی دوای 10 ساڵ ئەم خەڵقانە هاتووتە بۆ شاری سلێمانی وەیانەیەکی یەکەم جارێتی کە بیباتۆ زۆر زۆر دڵخۆشی ئەمە لە ماوەی چەندێکدا ئەم خولە ئەنجام دەدە چەند ساڵ جارێک ینی هەموو ساڵەکەیان چۆن چۆنی
خولەکانی کوردستان لەسەر ئاستی بڵێن لاوان و تازە پێگەشتوان و پێشکەوتوان هەموو ساڵێکە کرێ مەسەن قەیران هینوێت ئەمە ئەم خولە هەموو ساڵێک بەڕێوە چیان وەکو چۆن ئەو دەوریانەی لە یانەکانی ئەو یانە ئەوروپیەکان بەڕێوە چێ لێرەش بە هەماشێ بەڵام تۆزێ بڵێن شێوازەکەی هەندێک جار کێشەی تێکێتوانە گینا وەکو خولەکە زۆربەی ساڵ ئەڕوات هیچ کێشێکی نییە کار ئەماژی بەوە کرد کە ماوەی 10 ساڵێکە پێما بێم خەڵاتی قەڵغانە بەدەستنێنراوە و کارەکەی بۆچی دەگەڕێتەوە ساڵانی دیکە یانەکانی کوێ بەدەستیان هێناوە بەڵێ وەڵایی طبعاً دایما ئەفزەڵیەت بۆ یانەکانی پایتەخت بۆ لە هەولێر زۆرترین ئەنجامیان بەدەستێناوە هۆکاری ئەوەی کە بۆچی لە منتقەیە بەدەست نەهاتۆ لەوانەیە مەسەن ئەو تیمانی لەو کاتەیە مەسەرەن بەشداری پاڵەوانەکان کرۆ خۆیان بزانن سەبەبی کێشەکە چییە بەڵام ئیتر ئێمە ئەمساڵ هەر لە سەرەتاوە بەستافێک ئیشمان کرد بە بەستافی فەنی و ئیداریەوە لەگەڵ یاریزانەکانمانە ئەلحەمدوللا هەمومان هەر لە سەرەتاوە چاوەڕێ ئەومانە کرد ببین بە پاڵەوان چکە ساڵی پار من دوم ساڵمان یعنی وەکو ڕاهێنەریشکەم ساڵی پار لەگەڵ بەشێکی زۆر لەگەڵ هەمانی ئەم یاریزانانەیە پلەی سێمی کوردستان ئامادەستێنە ئەم ساڵ ئەوە ئەنجامەکە باشتر بێ بۆ شتەکە تۆ قۆناغی بچینە پێشەوە تا ئێستا لە شاری سلێمانی تەنها دوویانە بەدەستی هێناوە یانی سلێمانی یەک جار ئازم لە 2011 بەدەستی هێناوە ئەو ئێمە دوای 10 ساڵ توانیمان الحەمدوللا جارێکە بەدەستی بێنین وەکو پێ عرضم کردی هۆکاری بەدەستێنانەکەی دڵسۆزی و یەکدەسی کادری فەنی و ئیداری ینی وەرشی پێشمەرگە سلێمانی بووە. زۆر باشە باسێک کاکشکار باسێک لێو بکەین کە یانی پێشمەرگە زیاتر بناسەین ئێوە کار و چالاکیەکانتان لە پارێزگاکانی تریشە بۆ پێیکە لەسەر ئاسی کوردستان ئێوە یەکەم بوون و چۆن چەند تا ئێستا چەند یاریزانتان لایە و کار و چالاکیەکانتان خۆیان لە چیا دەبینەوە؟ وڵای ڕاستی ئێمە وەک نادی پێشمەرگە لە هەموو ئاسە تەمەنیەکان بەشداری هەموو خولەکانی کوردستان و چی عێراق شەکەین هەم نەکارتقوبی پێ بەڵکو زۆربەی وەرشەکان هەم لە تۆپی باسکێ تۆپی بالەیە تێنسە ئەمانە الحەمدە بەشداریمان کردو لە خولەکانی کوردستان و عێراقا سواز بۆ خی گەورە تەنها لە بواری تۆپی پیانە يعني بەڵێ لە بواری تۆپیان یعنی الحەمدە لە هەموو وەرشەکانە نادی پێشمەرگە بەشداری هەمووی کردو. زۆر باشەکە ڕێباز ئاماژت بۆ کرد کە لە یانەکانی خولەکانی یانەی لاوانی عێراقیشدا بەشداریتان کردووە پلانتان چیە چۆن بەشداریتان کردووە لەوێدا ئەو خولانە ساڵانی ڕابردووتر چۆنی بووە؟ بەڵێ وەڵایی تەمان دو-سێ ساڵێکە لە عێراق خولی لاوان وەستاوە یانەکەی یانی پێشمەرگەی سلێمانی لە پلەیەکایە لە خولی پلەیەکی عێراقیایە بۆ شەباش متابعی تیپی یەکەمە بێ ئێمە ئەم ساڵ بۆ یەکەم جار بەشداریمان لە خولی لاوانی یانەکانی عێراق کرد یەکەم تەجربەمان بوو لە خولی کوردستان نزیکەی زیاد لە 10-15 ساڵ بەشداریەکەین بەڵام وەکو خولی عێراق ئەمە یەکەم جار طبعاً خولی عێراق خولێکی شاملترە و تا حدێک توانین بڵێن ڕاضی عێراق هەنێک لە پێشترە وەک لە ڕاضی کوردستان و احتیمامی تقریبا زیاتر پێدرێت جیاوازەکەی تەنها مەسەرەن هیلاکی زیاترە سەفەری دوورترەکەی ئێمە ئەم ساڵ بە یەک تیم بەشداری دوو خولەکەمان کرد مەسەرەن ساڵان ئەگەر شتێکی وا هەبووە دوو تیمی جیاوازی بۆ دروستەکرا ئێمە بە یەک تیم بەشداری هەردوو خولەکەمان کرد و ئەوەی کە کێشەشی بۆ دروستکردین تەراکمکردن و تەسادمکردنی بڵێن هەردوو خولەکە بوو بە یەکەوە کەوتنە یەک کاتەوە ئیتر زۆربەی ڕۆژ لێرە یاریێکمانە کرد ئەمڕۆ بەبێ فریای تەمرین و ئیسراحەتی تاو بکەین لەسەر بۆ سەفەری شارێکی عێراقمان کردیا بچوونە لەوێ یاری کەمان کردە ینی ئیشیان قورس بوو بەڵام هیلاک بوو بەڵام بۆ گەنج هەموو کاتێ هیلاکی و یاریکردنی زۆر خۆشترە وەک لەوەی کە خول نەڕوات و فترێکی زۆر دانیشن سواز بەخوا لەوێش ینی نەتیجەیەکی بەرچاومە بەدەستێنا لە هەموو پارێزیەکانی عێراق 6 یانە سەرکەوت ئێمە یەکێک بوون لەو 6 یانەیە و توانیمان تا یاری پێش کۆتاییش بڕۆین ئیتر لە پێش کۆتایی مۆفەق نەبووین بەداخەوە.
کاکڕێبات تا چەندێک گرنگی بە بوارە وەرزشەکان دەدرێت لە هەرێمی کوردستاندا یانێکی وەکو پێشمەرگە کێسەم سەرکەوتنی بەدەستهێناوە دوای 2 ساڵ ئەم سەرکەوتنی بەدەستهێناوە ئەمە کۆمەڵێک ئاستەنگی لە ڕێ ئێوە دروست کردووە بۆ بەدەستهێنانی ئەم خەڵاتانە یاخود ئەنجامدانی ئەم پرۆسانە بۆی کە زیاتر بەشداری وەرزشکارانی تێدا بێتەوە بتوانن لەسەر ئاستی کوردستان ینی ئەم جۆرە پاڵاوانێتیانە ئەنجام بدرێت و تەنانەت دیاریزانیش بچێ بۆ دەرەوە ئەگەر گەورەتر بکرێ بابەتەکە. بەڵێ طبعا پێشەوە باسی وەرشی ئەم منتیقەوە کرد خۆی ئێستا وەرزش بۆ بە شوناسێکی زۆر باش زۆرێک لە نەتەوەکان لە ڕێگەی وەرشەوە خۆیان بە دنیای دەرەوە ئەناسیێنن و بۆ بە کایەکی گرنگ لە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان مناڵەکانیان لە 4 ساڵی ئەنێرنە بۆ کسێنیان قەدەم کە تۆپی پێ ئەزانن کە مستەقبلێکی زۆر باشی هەیە بەڵام ئەوەی کە جێداخە لێرە وەرزش حەزێک هەیە بۆ ئەوەی کە ئەم میلەتەی ئێمە خۆی زیاتری پێبەرە بەڵام کۆمەڵێک ئاستەنگ هەیە ئاستەنگەکان لەوەیە هەموو کاتێک لە هەج بوارێکا بتێوی ئیشکێبێ لە ڕووی مادیەوە پارێکی زیاتری بۆ تەرخان کرێ لایانی حکومی هاوکار نییە وەڵی وەرزش لێرە بەداخەوە خۆی هونەر پێم وایە وەرزشیش بەشێکە لە هونەر فەن ئەمانە نابێت تێکەڵی نەدین بکرێ نە سیاست بکرێ نە هیچ ئایدۆلۆژیایەکی جیاواز ئەمە ڕێچکەیەکی خۆی هەیە بەڵام بەداخەوە لێرە وەرزشیش تقریبان تا حدێک بەرەو بە سیاسی کراوە و بە شێوازی خۆی ناڕوا بە نیزامی خۆی ناڕواوە شتەکان لە جێی خۆی نین پرۆگرامێکی سابت نییە وەرزش بێ بە کایەک هەروەکو پێم وتن یانسا لەوانێ زۆر کەس نەیزانی بێ وڵاتی مالیەکەوێتە شۆوە بەڵام بۆنە یاریزانێکی ئەو وڵاتەکە لە خولێکی گەورەیە دەرەکەوێت خەڵک ئەو وڵاتە ناسێ ئێمەش دەتوانین وەرشەکەمانەوە بەرەو پێش بەرین کە چەند گەنجێکی بەهرەمەندمان لە داهاتووە بتوان لایەنە ئەوروپیەکانە یاریکەن لەوانەیە ئەو هەوڵی کە ئەدرێ کە مەسەرن ئێستا ئەم هەرێمە زیاتر بە دنیا بناسێنێت ئەو بێ پێناسەیەکی زۆر باش کە وڵاتەکە ئێمە بە دەرەوە بناسێنێت بەڵامی تر وەرزشیش پێم وایە هەروەکو هەموو بوارەکانی کە ئێم وڵاتە ئەویش هێشتا لە قەیرانەیە لە کێشەیەکی زۆر گەورەیە ئەمە کێشەیە بەڵام وەکو ینی پێشمەرگە لەوێش ئەتوانین بڵێن لە هەموو شوێنە هەرکەمە کوڕی هەیە بەڵام ینی پێشمەرگە لەسەر ئاستی هەموو یاریەکان ئەوانەی کە لە نزیکەوە ئاگادار بن منافساکە ینی تەنانەت تیمەکانی کاراتی منتەخب عێراق زۆربەی یاریزانی پێشمەرگەیە لە یاریەکانی کە دانەدانامی حسابکە زۆربەی یاریزان ینی پێشمەرگە گرنگێکی زیاتر دراوە بەڵام پێویستە باشتر بێت احتیمامی زیاتری پێ بدرێت زۆر باشە کاک شکار تۆ وەکو کاپتنی یانەکە هەمیشە چۆنی پلاندادنێ بە تایبەتی ئەم سەرکەوتنی ئەم جارەتان بە دڵنیایەوە دەبێت پلانێکی زۆر تۆکمە ئەوتان دانابێت ئێوە چۆن ڕاوێژ دەکەنوە چۆنیە یاری تۆپی بێ زۆر جا باز دەکرێت کە یاریەکانی کوردستان بە ئام تۆزە هاتوو هەرا و ئەوەی تێدا ڕوو ئەیات ڕاستی ئێمە لە دوای لە دەستدانی خولی عێراقی کە لە قۆناغی کۆتاییە بووین زۆر زۆرمان پێ ناخۆش لەبەرەوەی مڕەشح بین بۆ ئەوی سەرکەین بۆ نایە بوو هەم قەڵغانی لاوانی عێراق بەرینەوە دوایەوە ئێمە هەمومان کۆبووینەوە وعدماندا بە خۆمان کە بۆ ئەم یاریە ئامادەتر و باشتر ڕایەنان بکەین خۆمان باشتر حاضر بکەین بۆ ئەوەی بتوانین ئیمساڵ ئەم قەڵغانە بینەوە ئەمەش کە دوای 10 ساڵ هێنانەوە ئەم قەڵغانە شتێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئێمە و تاک بە تاکی یاریزانەکان بەتایبەت یاریزانانەی کە ئیمساڵ کۆتا ساڵیانە لە لاوان خۆمیکێکم لەوانە ئیتر پلانەکەمان بۆ شێوە بوو کە زیاتر خۆمان ماندوو بکەین ئەمانزانی کە هەندرێن یانێکی زۆر باشە ئەبوایە بە پلانێکی زۆر باش داخلی یاریەکە بین الحەمدا توانی ماسەکەوتین بۆ پلانی کە ڕانەوەمانیانە تەمرینتان کرد لەو مدەت فتری پێش یاری کۆتایی تقریبا هەر فرێی بەس ڕۆژی پێش یاری تەمرینێک کەوتین تەمرینێک لێوە کەوتین لە شاری هەولێر کردمان و ڕۆژی دواتر یاری کۆتایی یاریەکە لە کوێ ئەنجامدرا لە هەولێر لە ساحی فرانسۆ هەریری لە ساحی خۆشتان نەبووە باشەوەکارچی ئامادەکاری پێشتری زۆر بۆ نەکراوە ینی هەر لە ڕاهێنانەوە وەکەوی بەڵێ ڕۆژێک پێش ئەو ئێمە کۆمەڵێک ڕاهێنانمان کرد کاگڕێباز سەرەتا ئاماژی بێتە لەبەر ئەوەی کە خولەکان یعنی تێکڵاو کرابوو یاریەکان هەمووی بەسەریەکەوە بوو فرێ ئەوە نەئاکاتانەوە خولی و جەژنیش نزیک بوو هەر ڕۆژێ دوای ئەوە جەژن و کۆمەڵ یاریزانیشمانت بوو بۆ نێو نەیتوانی بگەڕێتەوە ناو ماڵی خۆی یەکەم ڕۆژی جەژن بکە
تر هۆکارەکە بوو شتەکە تۆزێک بە پەلەپەل کرا هۆکارەکەی ئەو بوو إضافة بۆ قسەکانی ئەو طبعا لە تۆپتۆپێن مثلەن پێشتر تۆ ئامادەکاری گشتیت هەیە 2 مانگ پێش دەوریە تۆ لەوێ ئامادەکاری گشتیت کردووە ئامادەکاری تایبەتیشت کردووە ئەنجا چتە ناو دەوری لە ناو دەوری یاریزانی ئامادەیە وەکو چۆن تەلەبەیەکی 6 پێشتر ئیمتحانەکە کاتی ئیمتحانەکان جیاواز ینی لە هەردوو ڕۆژەیە بۆ ئیمتحانات کاتی یاریەکانیش تقریبا شتێکە لەو بابەتە زۆر باشە کاک ڕێواز وەکو ڕاهێنەرێک ڕۆڵی ئێوە ڕۆڵی ڕاهێنەران لایانی پێشمەرگا تا چەندێک گرنگە بە تایبەتی لە پاڵەوانی یانی کە ئەنجام دەرەجار بۆ پێی ئێوەش لە هەموو وەرزشەکانە ڕۆڵێکتان هەیە و یاریزانتان هەیە تا چەندێک گرنگیتاندا بە ڕاهێنەرەکان لەوێ وە ڕۆڵی ئێوە وەکو ڕاهێنەرێک چونکە خۆتان ڕاهێنەر ڕاستە فەرمی طبعا وەکو عەرزم کردی هیچ ئەنجامێک لە هیچ تیمێکی تۆپی پێیا بەدەست نایە ئەگەر کادری تدریبی باشی نەبێ ئێمە سپاس بخوا هەم لە ڕاهێنەری گۆڵپارێز و ڕاهێنەری یەکەم وە تەنانەت سەرپەرشتیاری بڵێ مشریفی فرقە و سەرپەرشتیاری گشتی تۆپی پێ هەمویان هەمومان بە یەک دەست بە یەکەوە ئیشمانە کرد سواز بخوا ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئێمە بتوانین ئەم ئەنجامە بەدەست بێنین ئەمە ئینتاجی عملی جەماعی هەمومانە ئەم کاسەکە بەدەستمان هێناوە طبعا هەموو فئەکان وەکو یاریزان وەکو ڕاهێنەر وەکو کادری ئیداری هەمووی پشکی خۆی بەرەکەوێت لەمەیە گرنگیشە هەمان بەپێی ئەوە لێ هاتوون پرسیاری خۆمت کرد من هەر ینی مەسەن ینی وەرزی پێشمەرگە ڕاهێنەری ئامادە نیم کە هێنابێت یانم هەر لە فئەکانی سەرەتاوە ئیشیان لەسەر کردم سەر و خۆمەوە بەتایبەتی سەرپەرشتیاری تۆپی پێکەمان لە مەدرسەوە قۆناق منی فێر کردو تا گەشتمەتەوە ئاستە و سپاس بەخوام و قۆناغەکانم بڕیوە و ئەنجا گەشتمەتە لاوان کاکشکار لە کۆتاییە باشترینەکانیش پێم وابێ هەڵبژێران باشترینی ئێوە لە چ بەشێکی یاریزانەکان تا بوو مەسموعە لە دیفاع بوو لە گۆڵپارێزا بوو چیا بوو ینی باشترین یاریزان کە خەڵات بکرێ وڵای ڕاستی ئێمە الحەمدە دوای کە توانیمان هەسەی زۆر باش پێشکەشکەین لە یاریەکە سواز بۆ خوای گەورە هەم باشترین گۆڵپارێز لای ئێمە بوو هەم باشترین یاریزانی خولەکەش هە لای ئێمە بوو لە کۆی خولەکە لە کۆی خولەکە بەڵێ کاک ڕێباز بێتگەر لەم یاریانی کە ئەنجام دەدرێ چ چالاکیەکی ترتان هەیە زۆرێک لە یانەکان ئێستا دەبێت بە تایبەتی لە هاوینانە با بڵین لاوان کەمتر ینی بۆ نمونە داوامی زانکۆکان نییە ئێوە هیچ چالاکیەکتان هەیە بۆ نەخول بکەنەوە یاخۆت کۆمەڵە یاری زیاتر گرنگی پێ بدەن ئەمە چۆنە ئێوە هیچ چالاکیەکی تر لە خۆ دەگریانەکەتان بەڵێ وەڵایی دوای ئەوەی کە بووین بە پاڵەوان بەڕێبەراتی وەرشی شاری سلێمانی بەسپاسەوە بۆ بەڕێزیان کاکاروانی شێخ زیرەک سەفەرێکی وڵاتی ئێرانی پێنج ڕۆژی بۆ ڕێکخستوین کە لەوێ دوو یاری دۆستان ناکەین لە دوای ئەوە شۆکەینەوە لێرە پاڵەوانێتێکی چارتی پێکاتەوە بۆی ئەم گەنجانە یەکەم دانەنیشن ئەم فترەیە مەجالیان هەیە و ئەتوانن زیاتر پێشکەون دومیشان قۆناغی لاوان قۆناغێکی هەستیارە ئەم یاریزانانە چەند ساڵە هەوڵێن تا گەشتنوتەم ئێستا ئاستی ئەوەیانە بگەنەتیمی یەکەم ئەبێ ئەلەم فترەیە دانەنیشن بۆی دانەنیشن پێم وایە ئەو ئیشەی بەڕێبەرایەتی وەرشی سلێمانی شتێکی زۆر باشە ئەم گەنجانە ئەم فترەیە دانانیشن ئامادەکە وەکو ئامادەکاریکی شەبێ کە لە تیپی یەکەم قبول بکرێن و وەربگیرن دوای بەدەزێنانی ئەم خەڵاتی قەڵغانە کە هاتنەوە سلێمانی پێشوازی بەڕێبەرایەتی وەرشی سلێمانی یاخود بەرپرسان و لایەن پەیوەنددارەکان چۆنی بوو هەمیشە بەردەوام یاریزان زۆر جار کە سار دەبێتەوە ئەنی ئەو گەرم و گوڕی و پێشوازی گەرمی لێ ناکرێت کاتێک کە سەرکەوتنێکی گەورە بەدەستدێن یان ئێمە زۆربەی کاتمیوانی دیکەمانە بووە لە ئاستی جیهانیە خەڵاتی وەرگرتو یاخود لە ئاستی هەموو عێراقدا دووەمیان یەکەم بووە زۆر بەساردی یانی دواتر ئاوری لێ دراوەتەوە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئێوە تا چەند هاوکار تابوون یاخود پێشوازیان لێ کردون کاتێکە سەرکەوتن تامە دەزێناوە بەڵێ وەڵایی طبعا ئێمە ئەو ڕۆژەی کە یاریەکەمان کرد ڕۆژی عارەفە بوو ڕۆژی دواتر جەژن بوو ینی زۆر دەرفەت ئەوە نەبوو سەرەتا تۆزێ هەستمان بەتاقەتی کرد بەڵام دوای ئەوە یانەکەمان خۆیان ئاهەنگێکیان ئامادە کرد
و بەڕێبەرایەتی بەرشیشان ئامادە کرد من بەڕاستی حەزمە کرد ئەوایە مەسەرەن پارێزگار تەمسیلی ئیداری شارەکە کە ئەوایە مەسەرەن پارێزگار بە بروسکێ وایان بە سەردانێک بەچکە بیناکەمان نەزانەوەی فەرق نییە وایە پیرۆزبای لێ بکردینە بەڵامی تر کەنەش بوو تر ناوێ کلی بکەین تازە بێگەشتوانی هەولێر یەکەم بوو لەوێ پارێزگار خۆی چوو بۆ لایەن و پیرۆزبایی لێکردن بەڵام بەداخۆی ئێمە ئەوە نەکرا بەڵام وەکو بەڕێبەرایەتی وەرزش پێم وایە تەنها بەڕێبەرایەتی وەرزش ینی کاردانەوە بۆتان یەکەی تۆی پێی سلێمانیش بڵێن یەکەوتی تۆی پێی عێراق لقی سلێمانیش ئەوانیش لە ئاهەنگەمانە بەشدار بوون و پیرۆزبایان لێکردین کاکشکا ڕۆڵی هاندەران یانی تا چەندێک ئەوان هۆکار بوون بۆ ئەو سەرکەوتنانەی ئێوە لەگەڵتانە بوون بێگومانێنی هەر یانەیەک بۆ خۆی کۆمەڵێک هاندەری هەیە کۆمەڵێک کەس هاوکاریان وە تەشجیعیانەکەن ئەمەش لە تایبەتی لایەکانە زۆر دیارە تا چەندێک ئەمە ڕۆڵی هەبوو لە سەرکەوتنی ئێوە تایبەت لە کۆتاییە کە لە ساحەی خۆشتان نەبوو لانەیە کەسانێکی تر لە شوێنێکی ترەوە هاتبێتن بە تایبەتی بۆ ئەو یاریە وڵای ڕاستی ئێمە ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو هاندەرانمان لەبەر ئەوەی ئێمە زۆر بە یاریەکانمان لە دەرەوە ئەکرد ئەلحەمدوللا ئەتوانم بڵێم پاڵپشتیەکەمی ئێمە بوون کە ئەتوانیمان نازناوی خولی کوردستان بەرینەوە و یاری کۆتایی شار یعنی هەمویان ئامادە بوون لەوێ زۆر سوپاسیانەکەم پاڵپشتێکی گەورەی ئێمە بوو ئەی هیچ گرفتێکیان بۆ دروستکردن یان زۆر جار پشێوەیەک دروست دەبێت بۆ پێی ڕەنگە هەنێ ناوچەیە کۆمەڵێک کاندەری زۆر بێتە ناو یاریگارکانەوە ینی ئەمانش بۆ خۆی بەشێک لە جۆرەکان پشێوەیەکی ناوچەکانش دەورە بینێ ینی زۆر مەسەرەن ئەو دوویانی ئێوە تەسەوڕ ناکەم لەو وینایە بەڵام زۆر شتانە ڕەنگە هەر بیئەکە دەورە بینێ وەڵا ئێمە دیاری کۆتایی کۆمەڵێک هاندەرمان کە لێرەوە سپاسی تاکە بە تاکەیانەکەین بەڕاستی دەنگی تەشجیع و هاوارەکەی ئەوان لە شاری هەولێر لە ناو جمهوری هەندریانە دەنگایەوە لەوانێت لە ڤیدۆکانە هەبێ سپاسیانەکەین کە لە شاری سلێمانیەوە ئەو ڕێگە دوورەیان بڕی بوو گەشتبوون ئەوێ نەک کێشەیان بە دروست نەکەین بەڵکو بوون بە هاندەرێکی زۆر باش لە خۆیان بردبوون بەو ڕۆژە کە زۆربیان هەر بە ڕۆژوو بوون لە سلێمانیەوە سەفەرکەی بۆ هەولێر و بێت تەشجیعی تیمێ بکەی بەڕاستی ئەمە دڵسۆزیە و زۆر سپاسیانەکەین بەڕاستی یعنی یەکێک لە هۆکاری سەرکەوتنەکانمان نەتوانین بڵێن بەشێکیان ئەو هاندەرە خۆشەویستانە بوون زۆر باشە کاگرێ باس کۆتایی بەرنامەکەیان ینی چی بکرێ بۆی کە زیاتر لاوان گرنگی بە وەرزش بدەن و ئەو کەم کورتیانی کە ئێوە هەتانە چارەسەر بکرێت ینی بەگشتی دەبێت چی بکرێت کە زیاتر هەمومان وەرزشمان خۆش بێت یاخود لاوانمان بەشدار بن لەم جۆرە وەرزشەدا بەڵێ وەڵایی پێویستە کارێکی وا بکرێ تیمی لاوان بە بەردەوامی لە پاڵەوانێتیابێ یعنی لە زۆربەی وڵاتەکان شەرت نییە هەرێکێتی تۆپ مەسەرنی ئەو یەکێتی تۆپی پێکان ئەو خولانە بکەنەوە جاری وا هەیە بازرگانێک لە بەتەنسیق لەگەڵ یەکەی تۆپی ئەو منتیقەیە فیستیڤالێک ڕێکەخا بۆ تیمێکی بۆ 6 تیمی لاوان لەو منتیقەیە بۆی بەریەکەوتن زۆر هەبێت و تیا پێش بکەون ئەگەر ئەم شتانە بکرێ ئەمە یەکەمیان وەکو پاڵەوانەتی زۆر زەورە بۆ تیمی لاوان دومینیان کارێکی وا بکرێ یاریزانی لاوان زیاتر ئیحتیمامیان پێ ببرێ هەم لە ڕێی ڕاگەیاندنەوە هەم لە ڕێیکی تۆپیەکانەوە ینی ئیجباریکەن کە بە بەردەوامی هەموویانەکان پێویستە تیمی لاوانیان هەبێت و بەشداریش لە پاڵەوانەتەکاناکەن ئەمانەوە ئەکات کە لە داهاتووە کۆمەڵە گەنجی باشتر لە وڵاتەکەی خۆمانە ببن بەوەی کە لە تیمەکانە جیان بێتەوە جیاواز لەوەی کە تۆ بۆی دوور بیت لەوەی کە کەمترین پشت بەوە بەستی کە یاریزانی محتەریف لە دەرەوە بێنی وی ئەمانی خۆمان پێ بگەن و بشگەنە دەرەوەی ساحەنێک یاریزانی خۆمان گەشتۆتە خولەکانی دەرەوەی لە جوگرافی عێراق ئەمە سەرکەوتنە بۆ هەرێمەکە هەمووی بۆیە هیوادارین لێرەش ئەمە بکرێ احتیمامی زیاتر بەلاوەکان بدرێ بۆی بگەنە تیمی یەکەم و بۆی ئینشاءڵڵا لە مستەقبەلا بن بە ناوێکی جوان بۆ هەرێمەکە کاکشکار پێیان بچیە بۆ گەنجانیان ئێستا لاوانی ئێمە یەکێکن لە مافخراوەکان کە هەمیشە ڕەنگە هەلی کار نەبێ خەونەکانیان نەتوان بەدەست بێن لەو بوارێکە حەزیان لێ نەتوانن یعنی ڕۆڵیان هەبێ پێیان بچیە بۆ گەنجان چۆن هەوڵ بن کە خۆیان دەست پێش خێر بن و هەنگاو بنێن بۆ سەرکەوتنی خوان ئەو خەونی کە هیانە ئیتر لە جۆرێک بە جۆرەکان لە یانەیەکەوە بێ لە شوێنێکەوە بێ هەنگاو بنێن بۆ ئەوی کە خەونەکانی خۆیان بەدیبێن کە دەبینین گەنجی کوردیش توانای کەمتر نییە لە هەر گەنجێکی تری وڵاتانی تر توانێ ینی کۆمەڵێک دەستکەوت و کۆمەڵێک نازناو بەدەست بێنێ وەکەوەی کە ینی پێشمەرگە ئێستا ئەم نازناوی بەدەستهێناوە وڵای ڕاستی خۆی هەموو کارێک سەرەتا کەمێک زەحمەتی تی ئەکەوێت
بۆی ئەوەی لەگەڵ ئەو زەحمەتیانە ڕابێ ئەبێت سەبرێکی باشی هەبێ ئەوە کۆڵ نەدەی انشاءالله هەر ئەوە ئەبینم کە ئارامگرمیت و هەوڵ زیاتر دەی بۆی بەدسی بێنیت هەرە بۆ کارە زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆ کاگرە باس دێگڕاهێنەر یانەی لاوانی پێشمەرگی سلێمانی کاکار ئەکبەر کاپتن یانەی لاوانی پێشمەرگی سلێمانی زۆر بەخێر سپاس بۆم دەفەت دووبارە پیرۆزیشتان بێن سەرکەوتەگەڕێ بەخێر بێنێخۆ وەڵازان خۆشەویستان دەچینە ڕانێ ڤیتێکمان هەیە کە کۆمەڵێ خانم سەرقاڵی کاری دەستین پێکەوە بینەری ئەو ڤیتێ دەبین. ئێمە گروپێکی خانمانی دەزەرەنگین دەڤەری ڕاپەڕین هەستاوین بە ئەفتە بازارەکی من سەرۆکی گروپەکەیانم بەس کاری دەستی دەکەن زۆر کارەکانیان جوانە میژویستم ئەفتە بازارێکیان بۆ دروستکەم وەکو هەلیکارەوە چەندین جارە ئەو هەلیکاریان بۆ دروست دەکەم ڕۆژان سنتەرەکان هاوکاریان دەکردین ئەو ڕۆژ کاکزریان ئەو مێز و کورسیانی بۆ دابین کرد دەستخۆشی لێ دەکەم ئێمە چەندین جارە و ئەفتە بازارە دەکەینەوە ئەو کچ و خانمانەی کە خوێندنیان تەواو کردووە ئەس دەکەم لەسەر پێی خۆیان بوەستن یان کەسێکە بێ هاوکاریمان کا پشگیریمان کا بۆی بازارەکەمان بەرەو پێشەوە بچی و گەورەی بکەین بچینە دەرەوەی وڵات بچینە شارەکان بگەڕین بە شارەکان ئەشتەکانمان بە بازار بکەین بفرۆشین ینی ئاوە باشترە لەسەر پێی خۆمان بۆستین بۆ بژێ ژیانی خۆمان هەم هاوکاریشە بۆ پیاوەکانیشمان شان بەشانی پیاوەکان. وەکو خانمانی ڕانیا بەشداریمان ئەوڕۆ لە کاری دەستی کردووە بەسەر پەرشتی حایشەخان بەکاری چدین وەڵا قەنەفڵە و چدین دەستی ملوانکەی ئافرەتان و ئۆشتانەیە ئەگەر پێش دیارمانەوەی گە شوێنەکە بێ ئەم ئۆشتانی خۆمان لێ ساخکەینەوە هەندێک خانمی لە دەبەری ڕانیا کۆبووینەوە بە شوێنی چۆمان یە کورسی مێزدان بۆ دابینکەن ئەم بەشتی خۆمان تێدا بفرۆشین کاری دەستی زۆرە ئەوکان کە شیرینیان هێناوە جلی کوردیان هێناوە شتیکان هەیە ئێلەگا ئەمی زۆر بەشتی بەشداریم تێدا کردووە. خۆشەویستان لە یەکێکی تر لەو بابەتانەی بۆمان ئامادە کرد و ئەمڕۆ باز لە بابەتێکی گرنگ دەکەین ئەویش فەرامۆشکردنی زمانی کوردیە لەلایەن خوێندنی باڵاوە کە هەمیشە خەمخۆرانی بواری پەروەردە و خەمخۆرانی بواری خوێندنی باڵا خەمخۆرانە کار دەکەن لەسەر ئەوەی کە زمانی کوردی زمانی شیرینی کوردی زمانی نەتەوەی کورد هەمیشە بەرەو پێشچوو نابێت و ڕۆڵێکی هەبێ بەتایبەتی لە لای نەتەوەی ئێمە کە نەتەوەیەکی کوردین و زمان و کولتور و شناسی خۆمان هەیە پێویستە گرنگی بەم زمانە بدرێت بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک بڕیار دەرچووە کە زمانی کوردیەکێکە لەو زمانانەی کە دوای تاواکردنی پۆلی 12 ئامادەی کە ئەتوانێت خوێندکار فەرامۆشی بکەوە بە وانەیە حساب نەکە ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان فەرامۆشکردنی زمانی کوردیە ئەمڕۆ بازەوە دەکەین ئایا چ کاریگەریەکی دەبێت لەسەر زمانی کوردی ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز بێستون حەمەد جەزا بەرپرسی کەمپینی پشگیری لە زمانی کوردی مامۆستا بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونم سەرەتا باسێک لەو کەمپینە بکەین ئەم کەمپینە چییە لە کێکەوە دەستی پێ کردووە و پێویستە بەچیشەوە بەچی بڕیارێکەوە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان دیارە ساڵی 2007 بۆ 2010 وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان
بڕیارێکی دەرکردەوەی کە خوێندکاران لە پۆلی 12 ئەچنە کۆلێژەکانی کۆمەلگای پزیشکیەکان و ئەندازیاری وە بەڵێ بوارە زانستیەکان ئەگەر نمرەی کوردی و عەرەبی ئەو دووانەیە نمرەکانیان کۆ نمرەکەی دابەزان ئەو بە حساب ناکەن بۆی کە لە کۆلێژەکە وەربگیرێت لەو ساڵەوە تا ئێستا هەوڵ هەر هەیە بۆ هەڵۆشانەوەی ئەم بڕیارە چکە بڕیارێکە بەڕاستی کاریگەری خراپی کردو لەسەر ئاسی زمانی خوێندکاران هەوڵەکان پەرشوو بڵاو بوون هەندێکی بە کۆمەڵ بووە هەندێکی تا بڵین خەڵک بە تاک لایەنە خۆی بڕیاری بڵین بەرگری کردووە بەڵام ئێستا ئێمە هەڵمانداوە کە ئەم هەوڵانە یەک بخەین لە نێوان دەستەی نووسەران و ڕۆشنبیران مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی کەرتی پەروەردە و ئەوانەی کە خەمخۆری زمانن ئێمە دوێنێ بەیاننامەیەکمان ئاراستەی ڕایگشتی و حکوومەتی هەرێمی کوردستان کرد لەسەر و بابەتە مانگەوازێکمان کرد بۆی کە ئەم بڕیارە ئێمە لەسەر ئەرزی واقع کاریگەری نەرێنەکانی بینین لەسەر توانستی خوێندکار بۆ قسەکردن بە زمانی کوردی بۆ نووسین لەسەر لەناو خوێندکارانە بەداخەوە وەزارەتی پەروەردە تاقیکردنەوەکانی وزاری کردو بە هەڵبژاردن لە 100% هەڵبژاردنە هەمووانەکان ئەمە لەلایەک کێشەی بۆ نووسین دروست کردووە لای تەلەبە لەلایەکی شۆ تۆ کوردیەکەی بۆ حساب ناکەی ئەویش دیسان کێشەیەکی تری بۆ ڕێنووس و بۆ نووسین و بۆ پژانی زمانی خوێندکار دروست کردووە کەمپینەکەی ئێمە داوای هەڵبۆشانەوەی ئەو بڕیارەیەکە ئێمە زانی کە زمانی کوردی لە قەیرانێکی فراوانایە لە زۆر لاوە قەیرانی توش بووە لە بێبەها کراوە بەڵام ئەم بڕیارە بۆ خۆی بۆ بە ترۆپکی ئەو قەیرانانەی کە ئەو کۆڵێ دایکی قەیرانەکانە ینی تۆ زمان لە چینێکی قسە پێکەرانی زمانەکەی خۆت وەرەگریتەوە کە لەو قۆناغەیە مرۆڤ فێری زمانەکەی خۆی بێ بە تەواوی جا بە ڕێنووس بێ بە نووسین بێ یان بە قسەکردن کەمپینەکەی ئێمە بۆ داواکردنی ئەوەیە و یەخستنیەوە هۆڵانەیە بۆ ئەوەی کە فشارێکی زیاتر دروست بکەین لەسەر حکوومەتی هەرێم زۆر باشە مامۆستا بەستون دەزانین کە ماوەی چەند ساڵێکە ینی تقریبان زۆر نییە کە بەردەوامکار لەسەرەوە دەکرێت کە زمانی کوردی فەرامۆش بکرێت هەر لە خوێندنگە ئەهلیەکانەوە لە خوێندنگاکانی خۆمانەوە زۆر جار ئەوەندەی خەریکە و ئەوەندەی گرنگی بە زمانی ئینگلیزی و بیانی دەدرێت یاخود ئێستا هەر لە مناڵی سەرەتایەوە بەدی بکەیان ئەیبینی کاتێکە لە ماڵەوە قسەکە من زۆر سەرنجی ئەوەیە دەم ینی هەستەکەی خەریکە وشە کوردیەکان نامێنێ وەکو جاران نییە هەستەکەی ئەم منداڵە یان وشەکان بە سەقەتی ئەڵێ یان زۆر جار شتێکی ئینگلیزیتی ئەکایانی ئەمە لە بیدایەتەوە دروست بێت لە منداڵە سەرەتایەکانەوە دروست بێت کە دوجار کاریگەرێکی زۆر خراپی دەبێت بە تایبەتیەوەی کە ئەو منداڵە وردە و دەگاتە زانکۆتر دەبێت تا ئەو مدەتە زمانەکەی چی لێت بێت بەڕاستی ڕاستە ئێمە وەکو باسم کرد قەیرانی زمان هەمەلایەنەیە کۆمەڵێک ڕەهەندی هەیە هەر لەوەی کە هەر کۆمپانیایەک هەر دەستگایەک هەر دامەزراوەیەک هەر شوێنێک کە بڵاوکراوەیەک بڵاوکاتەوە بۆی کە کارمەندمان پێویستە بەم مەرجانە یەکەم مەرجەوەیە کە زمانی ئینگلیزی بزانێت ئەمە بۆ خۆی وای کردووە کە خەڵک ئەوەندەی چاوی لە زمانی بێگانە بێ ئەو بازاڕی کە زمانی بێگانە هەیەی بازار زمانێکی خۆمان نیەت ینی بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی کە کارمەندانی بیانی کۆمپانیا بیانیەکان ناچار بکە خۆیان فێری زمانی کوردی بکەن مەرجیان بۆ دابنێت یەت کۆمپانیەکان ئێمە ناچارەکە کە خۆمان فێری زمانی بیانی بکەین زمانی بیانی باشە بیزانی ئینسان چەند زمان بزانێ ئەوەندە ئینسانە بەڵام نەک لەسەر حسابی زمانەکەی خۆمان بەڵێ ئێستا مناڵی خۆمان کە لە ساڵی دووەمی تەمەنیدا کە زمانی ئەپژێ بە وشەی ئینگلیزی زمانی پژێنین یانی ئەوەندەی وشە ئینگلیزیەکانی فێرەکەین ئەوەندە پێمان خۆشە وشەی ئینگلیزی بزانین ئەوەندە فێری زمانی دایکەکەی ناکەین ئەمە کەمێت دەمە لەلایەکی تری بە تاکید پرۆسی پەروەردە کاریگەری یەکجار زۆری هەیە ئێمە هەر باسی پۆلی 12 نەکەین ڕەنگە بڵێم لە پۆلی یەکی بنەڕەتیەوە زمانی کوردی بۆ خۆی هەمیشە دەرسێکی وانەیەکی لاوەکی بووە هەمیشەیەکێک بووە لەو وانانەی کە خێزانەکان تایە ئەگەر بەیانی امتحانی مناڵەکەی بێ تاقیکردنەوەی مناڵەکەی بێ لەو ڕۆژەیە ئەچن بۆ سەفرە میوانداریەکەن ئەڵێ تاقیکردنەوەی کوردی هەیە ئاسانە جا ئەمە کۆمەڵێک هۆکار هەیە بۆ ئەو حاڵەتی کە بەڕێز باسێکی بەڵێ زمانی کوردی لە هەموو دۆخێکیدا زیاتر ئێستا زۆر بێبەهایە
و زۆر بێڕەواجەوە کۆڵێ برابچووکی زمانەکانی ترە دەکەن باوکانی ڕۆڵیان هەیە لەوەی کە زیاتر فرامۆش بکرێبوون و خۆ داماژت پێ کرد کە منداڵەکەی کە زمان دەگرێ خەریکە فێری وشە ئینگلیزی دەبێت زۆری پێخۆش ینی زۆر پێخۆش لەوەی کە فێری کوردیەکە بۆ یاخود فێری شێوەزارەکەی خۆیان بکە لە نێو ماڵەدا هەیە ینی بۆچی ئەبێت دایکان و باوکانی هۆشیاریان لا نەبێت کە هاوشانی ئەوەی کە تۆ پێت خۆشە زمانی ئینگلیزی فێر بێت و شانازی پێوەکەی کە لە مەجلیسێکا مناڵەکە دووشی ئینگلیزی ئەڵێت ئەوەندەش گرنگە کە شانازی بە زمانەکەی خۆتەوە بکەی بۆی کە لە ناو نەچێ بەڕاستی ڕاستە خۆی هەر وەکو باسم کرد ئەو سیاسەتەیە ئەو دیدگایە کە ئێمە بۆ زمانی بێگانە بۆمان دروست بوو بە تایبەت زمانی ئینگلیزی وازانم کەسە گەر زمانی ئینگلیزی بزانێت تەواو هەموو شتێکی مەزبوطە یعنی زمانەکەی خۆی بەلاوە ئەنێت بەس زمانی ئینگلیزی بزانێت سبەی لە کۆمپانیا وەرەگیرێ لە دەستگایەک وەرەگیرێ لە شوێنێک تایناتەکەی ئاسانترە لەبەر ئەوە وردەوای لەیەکە کە خۆمان ئەو وەعیەمان نییە بەڕاستی هەر بۆ خۆمان پێمان وایە مناڵەکەمان با فێری کوردینی بە فێری ئینگلیزی بێ خۆمانەچی نێرین بۆ مەکتەبێک کە فێری ئینگلیزی بکە ساڵی 4-5 میلیۆن دیناری بە فڵان خوێندنگای ئەهلی کە فێری ئینگلیزی بکات وەڵام مناڵەکەم وا فێری ئینگلیزی بوو ینی کوردیەکە نازانێت ئینگلیزیەکەت فێر کردو تۆ باکت پێ نییە بۆ لەبەرەوەی لە دوا ڕۆژە ئەوەندەی سوود لە ئینگلیزیەکە وەرەگرێ لە کوردیەکەی وەرناگرێت لە کاتێکا ڕێک پێچاوانەکەی دروستە ئەمە هەموو مرۆڤێک بۆ زمانی خۆی ینی زمانی خۆ زانستێکە بێ لەگەڵ خۆت بیبێ هەل لە مناڵیەوە تا گەورەی تۆ ئەگەر سبێنێ بە پزیشکێکیش تۆ پێویستە بە زمانێکی پاراوە پێویستە بە ڕێنووسێکی دروستە سبێنەبی بە ئەندازیارش کە تۆ دوجار ئەگەر خزمەتکاری کۆمەلگابی ئەگەر خزمەتکاری چواردەورەکەی خۆی بەڕاستی هەر بە زمانەکەی خۆ دەتوانانی خزمەتیان بکەیت دکتۆرێک ئەگەر ئینگلیز ئەگەر کوردی نەزانێ بەڕاستی منێک لی تێناگەم بە ئینگلیزی باسی جۆرێکی نەخۆشی بۆ بکایان جۆرێکی چارەسەرم بۆ بکات واتە دوجار تۆ بۆ هەموو بارودۆخێک لە هەموو پلە و پۆست و پیشەیەکە پێویستە بە زمانەکەی خۆتە پێش هەر زمانێکی تر زمانی ئینگلیزیەکە بۆ پزیشکێک بۆ پیشەکەی خۆی باشە بیزانێ ئەمە ناڵێن زمانی کوردی ئینگلیزی بانەزانێ بەس کوردی بزانێ عەرەبی بانەزانێ بەس با کوردی بزانێ بەڵام ئەمە لەسەر ئەو بنەمایە نەبێت تۆ زمانەکەی خۆت فەرامۆش بکەیت بەی زمانی بێگانە جێگەی بگرێتەوە چکە زمانەکەی خۆت بۆ ئاخێوەران و قسەکەرانی چواردەورەکەی خۆتە ئەوەی کە زمانێکی بێگانەیە بەڕاستی بۆ دەوڵەمەندکردنی ئەو زانستەیەکە هەتە ئێمە بەڵام تۆ ئەگەر زمانی کوردیەکە نەزانی من بەچی دەتۆ تێبگەم بەچی مەسەلەن ئەو خزمەتەی تۆ بێتە لای من کە تۆوەتە خۆ بە ئیشارەت ناتوانانی پێم بڵێ ئیلا بێ بە زمانێکی خۆم پێم بڵێ لە کاتێکە ئەم بابەتە ئێستا بووە بە دۆخێکە ئێمە تەنانەت خوێندکار ڕێنووسشی بیچێتەوە یعنی من بۆ خۆ مامۆستای پسپۆری کوردیم یەکێک لە گرفتەکانی تەلە بە زۆر جارێتە بەردەستم بۆ یڵێ مامۆستام بستەیە ناوتەوە لە فڵان و وشتێ ناگەم واتاکەی نازانم هەر زمانی کوردیە کوشەیەکی کوردی پەتیە ینی گەشتێتە ئاستێک کەڵێ مامۆستا ئەم وشەیە واتاکەی نازانم جاری وایە ناچارم ئەگەر ئینگلیزیەکەی بزانم بە ئینگلیزیەکەی پێ بڵێم کە من قەت ینی ئەو خۆم فشارێکە بەڵێم ڕۆژت بخوێنەرەوە ئەمە وشێکی کوردی پەتیە بەڵێ ئەو کەسانی کە لەم کەمپینە بەشدارن تەنها پسپۆڕان واری پەروەردەن یان خوێندنی باڵان یاخود خەمخۆرانی زمانن یا ئەو تا هاوڵاتیانی تریش کە بەڕاستی ئینتمایەکیان بۆ وڵات و نیشتیمان و زمانی خۆیان هەیە بەشدار لەم کەمپینەوە پێیان باشە کە بەڕاستی حکومەت لایەنە حکومیەکە بەم بڕیارە بچێتەوە هەنگاوێک بوونێ بۆی کەیتر زمانی کوردی لەوە زیاتر فەرامۆژ نەکرێەوە کە سەرلێکەوتەکانە بینین لەنەوە کۆمەڵگا و لە نێوان خوێندکاراندا و چینی لاوانە بەتایبەت ئەم کەمپینی ئێمە فرەڕەنگە نووسەران نووسری زۆر دیار و باشی تایە مامۆستای زانکۆ ئەوانی کە بەشی کوردین ئەتوانم بڵێم زۆرینەی لەگەڵ کەمپینەکەیان مامۆستایانی زمانی کوردی کەتی پەروەردە زۆرینیان هەتا خەڵکی ناو بازارمان لەگەڵایە خەڵک من باوک هەیە پەیوەندی پێوە کردووم یان مەسەرەن لەگەڵی گفتوگۆم کردووە ئەڵێ مامۆستا فریای ئەو مناڵانەمان کەون بەڕاستی پۆلی شەشی بنەڕەتیە نازانانی ڕستێک بنووسێت جا منیش زۆر جار باسیوەکەم کاکە من لە 12 ئامادەی تەلەبەم هەیە نازانێ بنووسێ بە کوردی یعنی کەمپینەکە ئەوەی کە خەمی زمانی بێ بەڕاستی ئێستا هاوسۆزە لەگەڵم ئیشەیە و دژی ئەم بڕیاری وەزارەتی خوێندنی باڵایە و داواکارە لە حکوومەت کە ئەم بڕیارە ئێمە زۆر شتمان لە دەستداوە بەڕاستی بەداخەوە لە زۆر قەیرانین جا هەندێک لە قەیرانەکان کورتمەودان و بۆ ماوەیەکی کاتی کاریگەری لەسەر کۆمەلگاکە بەڵام بەڕاستی قەیرانی زمان قەیرانێکە کە ئەگەر ئێستا ئێمە 4-5 ساڵی کەم بڕیارە دەرچۆ بەڕاستی بە 10 ساڵی کە ناتوانین
ئەم جیلەوە لێ بکەین کە خوێن و نووسینێکی باشی هەبێت چونکە قەیرانی زمان شتێکە کە لە مەرحەلەیەکە فێری ئەو پێویستیەبی کە لەو مەرحەلەیە هەیە تۆ لە 50 ساڵێ ناتوانانی فێری زمان بیت ینی لەو قۆناغی بنەڕەتی و ئامادەیان فێر نەبیت بە ڕێکوپێکی مناغێکی باشت نەبێت ناتوانانی دوای فێری ببیت فێری نووسینێکی باش بیت چکە کات و بوارد نییە ژیان مەجالت نایە زۆر خەڵک کەس خەمخۆری زمانە هەتا خەمخۆری مناڵەکەی خۆیەتی ئەڵێ مامۆستایان تکایە فریای ئەوە بکەون ئەو بڕیاری وەزارەتی خوێنی باڵا باڵۆشێتەوە لە ساڵانی 90ەکان و 2000 من کە لە سەرەتایی بوومەوە ساڵان ینی بیرمە زمانی کوردی کە زۆر بوو ئەنی مەسەرەن لە ئیلاپەڕێک کە زۆر یەکی لەو شتانی کە زۆر هیلاکی کردی ناتینەوە ماڵەوە بینوسەرەوە چی لەو کتێبە هەبوو بینوسەرەوە ینی پێم وایە بێت دەمە ئەوزان ئێستا زۆر نەماوە لە نێو خوێندن و لە نێو ئینەکەیە کە بیتەوە هێڵا وەزیفەکە بنووسیتەوە بەڵام ئەوەیە کە لاوانێستا کەمێک پاشەکشی کرد بێت بەدە لەم بابەتە مامۆستا بێسون دەمێت ئاماژەی بە شتێکی دیکەش بووین کە بزانام تا چەند لە نێو کەمپینەکەی ئێوەدا جێگەی کراوەتەوەیش بابەتی گرنگیدانی زمانی کوردی لە نێو کۆمەڵگادا لە نێیان حکوومەتەوە لە نێو کۆمەڵگادا چۆن ێستا بۆ منە زۆرجار دەچیتە نێو بازاڕەکان ڕێستۆرانتەکان خەریکە تابلۆکانیش ئیتر بە شێوەزاری کوردی نامێنن دەمەی دەبێتە ئینگلیزی یاخود تازەترین بڕیاری حکوومەت و وەزارەتی ناوخۆ تابلۆکانی ژمارە ئۆتۆمبیلە کە بە ئینگلیزی ئەمیشەر دەنووسرێت ینی حکوومەتیش بۆ خۆی بەشدارە لەم بابەتەیە شواز لە شوازەکان وە کۆمەڵگاش دەبێت وشاری ئەویان نەبێت کە بۆچی دەبێت زمانی کوردی وەلا بنێم و بێم زمانی ئینگلیزی لە نێو مۆڵەکەم و لە نێو دوکانەکەمدا بەکاربێنم بەداخەوە ئەوەی بە تێڕوانینی من زۆرینەی گەلی میلەتی کورد میلەتێکی چاولێکەرین میلەتێکین هەمیشە خۆمان بە دەرەجە دووە زانین خۆمان بە برا بچووکە زانین ینی نەک خاوەنی با بڵێن مارکێتێکیان نەک خاوەنی شوێنێکی بازرگانی کە خۆی پێخۆشە ناوی شاری لەندەن یان ناوی فڵان شوێن ستۆکهۆڵم بێ یان ناوی یاریزانێک بێ کە بیانی بێیان بەسە لە ناوێکی بیانی بێ خۆشمان هەمیشە لە نێوان دوو شوێن کە ناوێکی کوردی هەیە و ناوێکی بڵێن ئینگلیزی هەیە چین حەزمان لە ناوە ئینگلیزیەکەی وازین ئەوەی ناوە ئینگلیزیەکەی هەیە کاڵاکی باشتر و وەکۆڵێ ئەسڵترە ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە ئەمە بەڵێ حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری دەستگا پەیوەندیدارەکان ڕۆڵیان زۆرە لەم تەرویژدان و لەم بە بازارکردنی کاڵای بیانی و ناوی بیانی ئێمە تەنانەت ێستا لە ناوی مناڵەکانیشمانە خەریکە ناوی کوردی تەواو کەمە بێتەوە من مناڵەکانم ناویان کوردی هەرێکسەر کاکە تۆ خۆ مامۆستای کوردیت ینی تۆ لەبەرەوەی کە مناڵەکەت ناوی گرێسەن تو دیارە مامۆستای کوردیت ئەوەندە شتێکی غەریبە تۆ مناڵەکەت ناوێکی کوردی لێ بنیت ئەوە خاڵێکێتی کە ئێمە هەمیشە حەزمان لە شتی دەرەوەیە شتی خۆمان لەلا بێبەهایە ئێمە هەر خودی زمانەکە بۆ خۆی بۆچی بێبەهایە لەبەروی زمانی خۆمانە ینی لە وڵات لە هیچ وڵاتێکی دنیاە زمان ئەوەندە زمانی دایک ئەوەندە بێبەها نییە یعنی کۆتا شتەکە بیر لەوە بکەینەوە گرنگی پێ بدەین ئەمە لە کاتێکا ڕۆژانێک هەبووە لەم شارەیە خەڵک لە سێدارە درا لە بڕی بە کوردی وتارێکی نووسیوە ینی لە بەروی بەرشێری بە کوردی نووسیوە یانە بووە بە باڵای ڕژێمە هەڵیبایە یان ئەگەر شعرێکی ڕۆمانسی و ئاسایی و باسی سروشتیش بووە ڕێگریان لەیەکە چکە نابێ بە زمانی کوردی بنووسیت ینی ئەو زمان بۆ خۆی دۆخ کاتێکە بووە ئێمەگەر ئاورێک لە مێژوی کورد بینەوە مێژوی ئەدەبیاتی کورد کاتێکە بووە هەموو چاوی ئەدەبیات لەسەر پاراستی زمان بووە چونکە ڕژێمی بەعز با بڵین هەموو کارێکی بۆ لە ناوبردنی زمان بووە ئێمە بۆ خۆمان زمانەکەی خۆمامان پێ کەمترە لە زمانی بێگانە و هەمیشە لە نێوان ئەوەی کە زمانێک کەسێک بێتە وڵاتێکی خۆمان و ئێمە ناچاری بکەین ئەو فێری کوردی بێ خۆمان بە مەمنونی ئەچین خۆمان فێری زمانەکەی ئەوەکەین کە هاوڵاتیەکی عەرەبیان کەسێکە بینی زمانی بێگانی عەرەبێک بە نمونە لەو بازاڕەیە ئەوەندە شانازیەکەین بە عەرەبی قسەی لەگەڵ بکەین ئەوەندە هەوڵ نادەین ئەو فێری کوردی بکەین ئەو بە کوردێکە قسە بکات باشە لەبەرەوە فعلەن زمانەکەمان زمانێکە ئێستا لە دۆخێکی خراپە و بە بازارکردنی زمانی بێگانە لەلایەن خەڵک بەگشتی و کە دوجار بەڕاستی ڕاگەیاندنەکان و
حکوومەتیش ئەم ئاراستەکردنی خەڵک بەشێکی لە ئەستۆی ئەوانە ڕاگەانەکەی بەڕێستان ئێستا بەڕێز بەرنامەیە کردو لەسەر زمانی کوردی لانی کەم بیری خەڵکێنی تۆ کە شتێکی ناوی زمانە شتێکەیە تۆ بێ گرنگی پێوەی کە زمان وەک دەوڵەتێکی وەکو بەریتانیا بۆ نمونە زمانەکەی هەموو دنیای داگیر کردووە خەڵک ئاگادارەکەی تۆ کە فرامۆشەکرێەوە خەریکەوە تا کەمپینێک دروست بووە کە بەرگری لەم شتەکە بەداخەوە ئێمە ئەوەندە مشکلەمان زۆرە ئەوەندە قەیرانمان زۆرە ئێستا ڕەنگە خەڵک گەر باسی ئەم قەیرانش بکەی بڵێ کاکە من نەوتم نییە بنزینم نییە گازم نییە کارەبام نییە چیم نییە چی لە زمان بکەم نازانێ مەسەلەن قەیرانی بنزینەکە ڕەنگە کاتی بێت بە نمونە بەڵام قەیرانی زمانێکە کە تووشی مناڵەکەت بوو گرفتێکە ڕەنگە تا تەمەنی لەگەڵی بڕوە پاشان زمان بەڕاستی مڵکی من و بەڕێست و ئەم وەزیر و ئەو حیزب و ئەو دەستەوە ئەو تاقم نییە زمان مڵکی میلەتێکە مڵکی نەتەوەیەکە ناسنامی نەتەوەیەکە کە ڕەنگە کۆتاشت کە بۆی بمێنێتەوە زمانەکەی ئێمە خاکمان داگیر کرا زمانمان هەرما ئەنفال کرانی زمانمان هەرما واتە تۆ هەموو شتێک ئەتوانن لێوەربگرنەوە تەنها زمانەکە نەبێت تەنها خۆ دەتوانی زمانەکە لە خۆت وەربگریتەوە و بێحورمەتی بکەیت و وای لێ بکەی کە خەڵک بەکاری نەهێنێ جا لە خوێندنی باڵا بەڕاستی ئەم کارێکە کردوێتی بە هەر مەبەستێک بێت دەرەنجامەکەی دەرکەوت کە دەرەنجامێکی مەترسیداری هەیە ئێمە جاران بۆ قسە پێکردن تۆزێ گرفتمان هەبوو شەی عەرەبی و فارسی و تورکی و ئەمانە تێکەڵاوی زمانەکەمان بوو بەڵام ئێستا تەنانەت ڕێنووسەکە و نووسینەکەشمان بەرەو لە ناوچوو نەچێت ئەمە کارێکی خراپە و ئێمە وەک لە کەمپینەکەشا داوامان کردووە داواکارین کە هەرچی زووە بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی خوێندنی باڵا کە هاتوونەتە سەرخەت بە خۆشحاڵیەوە ئەم گرفتە چارەسەر بکەن و ئەم کێشەیەکە بۆ بە کێشەی زمان بنبڕی بکەن. ئەگەر هاتو ئەم کێشەیە لە ئێستادا چارەسەر نەکرا ئەمە چی لێکەوتەیەکی لێکەوێتەوە ینی بە تایبەتی لە بوارە هونەری و ئەدەبیاتەکانە ینی ئێستا گەر بگەڕێنەوە بۆ شعرە کۆنەکان چەند دین زارا و چەندین وشەی کوردی پەتی بەکار هاتووە بەڵام لە ئێستا گەر کەسێک لاوێک ببێ بە شاعیر شعر بنووسێ یاخود نووسەرێک بێ لەم سەردەمەیە نووسینێک بنووسێ ئاتوانێ بەڕاستی ئەو شانە بەکار بێنێ ئەمە لە داهاتووە چ کەساتێک دروست دەکات دەتوانین ئەو کەسە مەزنانی کە لە ڕابردووە دروست بوون و ئێستاش باسییانەکەینەوە لە داهاتوودا ئەم نەوانەمان ئاوات پێ بگات. وڵا جا ئەو کاتە ئەبێ ماوەیەکی کە چەند ساڵێکی کە دیسان نالیەک بێتەوە بناغی زمانی کوردی دابنێتەوە وەک چۆن 200 ساڵ پێش ئێستا نالی بناغی زمانی کوردی داناو ئەو کاتە توانجیان لێدا بۆی کە بە کوردی شعرە نووسێ زمانی کوردی ئەوە نییە بیخێتە سەر لاپەڕە زمانی عەربی زمانی خوایە و زمانی قورئانەوە بێ هەر بە عەربی بنووسی زمانی کوردی لەوە سوکتر و بێرزشترە بیخێتە سەر لاپەڕە دنالی دوای هەوڵێکی زۆر ئەم زمانی کە ئێستا من و بەڕێز قسەی پێیەکەین دروستی کردواتر گۆران و پیرەمێرد و قانە و بێکەس و ئەوانە لە سیەکانی سەدەی ڕابردووە دوای 100 ساڵەوەی نالی دیسان پاکتریان کردەوە بەرەو پێشتریان برد ئێستا بەڕاستی خەریکە گەرێتەوە دۆخی پێش نالی ئەگەر زمان ئاوا بڕوە ئەگەر ئەم جیلی کە بە ڕێگاوەیە ئاوا بەم شێوەیە بڕوە من پێم وانییە مەگە کەسێک خۆی بەهرەمەند بێت پێم وانییە شاعیرێکمان هەبێت بەڕاستی بەداخۆی ئێمە خەریکە ئێمە لەوە بووینەتەوە بەڕاستی باسی ئەدەب بکەین بەداخەوە ئێمە ساتی لەسەر خودی زمانەکە ینی لۆغەکە بە عەربی کە پێڵێن هاتووی لەسەر ئێستا قەیرانەکە لە قەیرانی ئەدەبمان تێپەڕا ئەدەب نەماتەوە شتێک نییە بە ناوی ئەدەبەوە فەرموویە سەیری کە لەم سەردەمەیە دوو شاعیرم پێ بڵێ کە شعر بنووسن شعری منطقی و شعری باش و لەگەڵ ڕێزمان بە هەمویان بەڵام ئەوەی کە هەیە هەمووی تقریبن نزیکە لە جۆرێکە لە حەزی کەسی خۆی کە هەندێشتە نووسێک ڕەنگە نەچێتە بازاریشەوە ئەدەب کۆتایی پێ هاتووە بەداخەوە ئەوەی کە ئێستا ئێمە گرفتەکەمان ئەوەیە کە ڕێزمانەکە و زمانەکەش خەریکە بکەرەوە کۆتایی ڕوات ئێسێم و لەبەرکردنی شعر نەماوە بۆ نمونە لە قۆناغی دوانزەیە هەموو قۆناغی دوانزە کوردی ئێمە جاران ڕەنگە بڵێم 100 شعرمان لەبەرە کرد ئێستا هۆنراوە نەماوە ینی ڕەهمی ناگاتە چوار دوونیوە دێڕی هۆنراوە لەبەرەوە ئەدەب بەڕاستی ئێمە ئەدەبمان دەستمان خەریکە با بڵێن دەستمان لێ شۆردووە بەداخەوە ئێستا خەمی زمانەکەمانە خودی زمانەکە خۆی ینی کەسێکی بەڕاستی بەتەمەنە بن ئێستا ژیانی هەنە شعری مناڵی لەبیر ماوە کە لەوانی کوردیا خوێندوێتی بەڵام ئێستا مناڵێ بێنی بەڕاستی شتێکی وا نازانێ شعرێکی کوردیت بۆ بڵێ تاند ئەگەر بابەتێکی پەروەردەیش بێ شعرێکی زۆر سادەش بێ ئەمە هەر بۆ خۆی بەڕاستی جێی پرسیارەکە ئێستا ئەم دەربڕینەی هەبێ جا مناڵ ناتۆ باسی مناڵ بۆکەی باسی
ئەو خوێندکارە خۆشەویستانە بکە کە لە کۆلێژی ئادا بەشی کوردییان لە کۆلێژی زمان بەشی کوردی دەرەچن بڕۆ ڕۆژی تەخەڕوج پێیان بڵێ چەند دێرشعری لەبەرە ئاخر ڕۆژی تەخەڕوج پێیان بڵێ نالی کێیە پیرەمێرد کێ ناوەکی خۆی چییە خەڵکی کوێ بووە دوو شعریم پێ بڵێ بەڕاستی نایزانێت هانی هەر ئەدەبەکە بەداخەوە کە ئەوەش بۆ خۆی هەوڵێکی باش شێوێت ئەدەب دۆستان بیکەن و ئەوانی کە خەمی زمانەکانە ئێمە زمانمان بۆچی لە هەشتاکان و تا ڕادێک نەوەدەکانیش دەوڵەمەوە بەڕاستی شعر و ئەدەبیات برەوی هەبوو بەڵێ ئێستا کە شعر و ئەدەبیات نەماوە زمانەکەش بۆ خۆی بەرەو لاوازی ڕۆشتەوە ئەم بڕیاری وەزارەتی پەروەردە ئەوەندەی کە تەلەبە لە پۆلی هەشتونیۆ لە کورد لە 12 کوردی تەرکەکەمیە عەرەبی تەرکەکەمیە ئەوە کەم بۆچی بیخوێنم یعنی ئەویش ئەوەنی کە ئێستا ڕێنووسەکەشمان بەرەو لە ناوچوونە ڕوات ماوەسا بەستون حکوومەت لایەنە پەیدارەکان تا چەند ڕۆڵی گەورەیان دەبێت لە پاراستنی زمانی کوردی لە پاراستنی کولتوری کوردی ینی بۆ منم زۆر دوور نەڕی نمونەیەکە بۆ بێنمەوە وڵاتی ئێران دەوڵەتێکی فارسە ینی هەموو هەوڵ و تەقەلای ئەوە بوو بۆ نمونە شوناسی شوێنێکی بچوو وەکو هەورامان بێڵێتەوە گرنگێکی زۆریا بە پاراستنی زمانەکەی گرنگێکی زۆریا بە کولتوری بە شوێنەواری تاوای کرد ئەو شوێنەوارە بە لە یونسکۆ لە جیهانی بناسێنێت و لە یونسکۆدا تۆمار بکرێت ینی ئەمە بۆ دەوڵەتەکەی دەگەڕێتەوە بەڕاستی ینی بۆچی لای ئێمە کە زمانی خۆمانە حکوومەتەکەمان کوردیە ینی ڕێنووسمان کوردیە بۆ ئەبێت ئەم فەرامۆشە بکرێت یاخود پێدوانیە زیاتر حکوومەت و کاربەدەستانمان زیاتر و دایانەوە نیشانی دەن کە ئێمەش ئاوە لەگەڵەوەیان نزیکین و حەزەکەین وەکو ئێوە بین ئەین زۆر جار ئەمەش باسەکرانی دەبێت چی بکرێت بە گشتی کە زمانمان پارێزراو بێت کولتورمان پارێزراو بێت وڵا حکوومەت دەتوانێت هەموو شتێک بکات ئەنی حکوومەت دەتوانێت دوکاندارێک ناچار بکات لە بری ناوێکی عەرەبی یا ئینگلیزی ناوێکی کوردی پەتی بەکاربێنە ئیجازی نایەتێ ینی ئەو مەسەلە نەگەر یەک دوو ڕۆژ پارەی کارەباکەی دوا بکوێت چه کارەباکەیە بڕێ باشە بەڵام ناتوانێت ئەمە بکات کە بڵێت تۆ ئەبێ ناوێکی کوردی دابنی لەسەر حکوومەت دەتوانێت دەستگاکانی ئەمە دەستگاکانی ڕاگەاندنیشمان بەڕاستی ڕێنووسیان مەشاکلی زۆر زۆرە ینی گرفتیان زۆر ڕێنووس و نووسینیان لە دەستگاکانی ڕاگەاندنیشمان گرفتی زۆر زۆر لەبەرەوەی دەستگایەکی ڕاگەیاندن باوەڕ ناکەم هەبێت هەڵەچنێکی زمانەوانی هەبێت زۆر بەکەمی حکوومەت دەتوانێت هەموو دەستگایەکی ڕاگەیاندن ناچار بکات بڵێت تۆ چۆن کارمەندێکدانی بێژەرەیان مۆنتێرەیان کامێرەمانەیان شتێکە ئەبێت دەستگابێت کەسێکیشدا بمەزرێنی کە هەڵەچنی زمانەوانی بێ بۆی ئەم زمانە کاتێکەشێتە بەردەم بینەرێکیان خوێنەرێک لە شاشەکە تا بەردزمانێکی ڕێکوپێک بێ ڕێنووسەکەی ڕێکوپێک بێ مەسەلەی زمان ئێمە ئەو بڕیارە ڕەهەند زۆر هەڵەگرێت گومان زۆر هەڵەگری ئەو بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا یەکێک لە گومانەکان ئەوەی ڕەنگە هەوڵێکی ئەقلیمی بێت بۆ بێئەرزشکردنی زمان چکە ئێمە بیرمان نەچێ خاکی کوردستان و نەتەوەی کورد دابش بووە سەر چوار وڵاتی دراوسەیە لە دوانیانە زمان زۆر گرفتە لە نێوان ئەو دەسەڵاتی ئەو بۆ نمونە تورکیا و ئێران لەگەڵ قەومیەتی کووردا ینی لە باکوور خەباتێکی یەکجار زۆر کراوە بە تایبەت لەسەر زمان هەتاکو لەم دوایانە پاروپێرار حکوومەتی بڵین تورکیان بە جۆرێک لە جۆرەکان ناچار کرد کە تاکی کورد بۆی هەبێ بە زمانی دایکی خۆی بخوێنێت لە وڵاتێکی وەکو ئێران بۆ نمونە بینیمان چەند مانگێک پێش ئێستا کچە چالاکوانێکیان لەسەر ئەوە بەڕاستی زیندانی کرد کە کوڕ بوو سوور بوو لەسەرەوەی کە من بە کوردی مەسەرەن ئەم وانەیە ئەڵێمەیە ئەوە ینی زمان لە هەموو ئەم چواردەورەمان زمانی کوردی خەباتی بۆ کرێ بۆی بخوێنرێ پێی بۆی قسەی پێ بکرێ بۆی پێی بنووسێ بەڵام لە لای خۆمان هاتوین ئازادیەکمان هەیە بۆ خۆمان بەشی خۆمان بەڵام خۆمان بەدەستی خۆمان زمانەکەمان بێئەرزش کردو و وامان لێ کردو کە خەریکە بیری کۆمەلگایە بینەوە بە کۆمەڵی ڕێگاش بە بازارکردن بازگەرمکردنی بازار بۆ زمانی بێگانە بە بێئەرزشکردنی ئەدەبیات و ئەدەب بە نەبوونی هیچ فیلتەرێک بۆ زمان لە نووسەرەکان بۆ نمونە لە ڕۆژنامەکانە لە دەستگاکانی ڕاگەیاندنە لە هەتا لە پرۆگرامەکانی وەزارەتی خوێندنی باڵا و ئەوانەیە جا ئەوە ڕەهەندێکێتی بەڵێ حکوومەت ڕۆڵی زۆرە حکوومەت دەتوانێت هەموو شتێک بکات ئەگەر بیەوێت مەوسەڵێت نێمە کاتمانە ماگەر لە کۆتاییە
پامێکت ما بێت یاخۆت باسێک لەوە بکەیت کە ئێوە کەمپینەکەتان بەردەوامە بێت و هەمیشە لە هەڵدا دەبن بووی کە ئیتر حکوومەت تا ڕادەیەک هاوکارتان بێەوە بم بڕیارەیە بچێتەوە هۆکارێک بووی کە ئیتر ئەم زمانە ئەوەیتر فەرامۆژ نەکرێ و هەوڵێکی جدی کەسانی خەمخۆری گەل کورد بوون ئەمە لەگەیە کە ئامانجەکانتان بەدی بهێنرێت و بتوانن ئامانجی خۆتان پێکن لەم بابەتەدا ئالەوەی بەڕێستەوە دەست پێکەم بڵێ ئەمەل زۆرە ئینشاءڵڵا کە ئەم بابەتە لە ئەنجومەنی وەزیران قسەی جدی لەسەر کراوە وەفشارەکانی ئێمەش ڕۆڵ و کاریگەریان دەبێت بەڵێ بەردەوامە بین من تەنها ئەوەنداڵێ من تەریقە بمەوە کە لە شاری کەرکووک کە ئێستا حکوومەتی عێراقی با بڵێن دەسەڵاتی هەیە تایدا خوێندکارێکی کورد زمانی کوردی بۆ هەژمارە کرێ لە کۆلێژەکان لە هەموو کۆلێژەکان بەڵام لە شاری سلێمانی و لە شاری هەولێر خوێندکاری کورد ئارەزومەندە لەوەی کە کوردی هەژمار پێیانی کات لە کاتێکا ئێمە بەڕاستی لە ڕووی کەلتوری و ڕەنگە هەمیشە حکوومەتی عێراقیمان بە داگیرکەر و بە ستەمکار و بە دژمنی خۆمان زانی بێ کەچی لای ئەوان لە شاری کەرکووک ئەم زمانی کوردیە وەک زمانی عەرەبی مامەڵی لەگەڵە کرێ وەک وانی کیمیا و فیزیا و بیرکاری مامەڵی لەگەڵە کرێ بەڵام لە هەرێمەکەی خۆمانە بەڕاستی بەداخەوە بێرزشیان کردووە پەیامم بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە بەڕاستی ئەم بڕیارە هەڵبۆشێننەوە ئەگەر لەسەر بنەمایەکی دیراسەکراو ئەم بڕیاریان داوا بابی خەنە ڕوو تا ئەمەش قەنەعات بکەین کە فعلەن ئیشەکەتان باشە و ئەگەر وانە فەرمووەرن لێکەوتەکانی بزان چێ کارەساتێکی دروست کردووە بڕیارەکە هەڵبۆشێننەوە. زۆر سپاس بۆ ڕێزمە موستا بێستون هەمەجەزا بەپرسی کەمپینی پشگیری لە زمانی کوردی سپاس خۆ بەخێر بێت. زۆر سپاس بەژی بوو. ڕازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بووینە ئەو جوت سلەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی
کوردی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ناوەندی ئەکادیمیای پەیام خولی درێژخایەنی تەکنیکی میدیایی دەکاتەوە. ئەکادیمیای پەیام بۆ ڕاهێنان و فێرکاری و کادری میدیایی خولێکی درێژخایەنی سێمانگی دەکاتەوە بۆ چەند بوارێکی تەکنیکی میدیا کە بریتین لە پێشکەشکاری تەلەڤیزیۆنی، وێنەگری تەلەڤیزیۆنی، هەواڵنووسی، مۆنتاژ و گرافیک، دەرهێنانی تەلەڤیزیۆنی. ئەم خولە درێژخایەنە 3 مانگ دەخایەنێت، پێک هاتووە لە 2 کۆرس. کۆرسی یەکەم وانەکان گشتین و بەشداربوو هەر 4 وانەکە بە تیۆری و پراکتیکی دەخوێنێت. لە کۆرسی دووەمدا بەشداربوو درێژە بەوانەکانی خوێندنی دەدات لە یەکێک لە بوارە تەکنیکیەکان کە ئارەزوومەندێتی. خولەکە لە دەی هەشتی 2022 دەست پێ دەکات تا دەی 11ی 2022 بەردەوام دەبێت. بەشداربوو دەتوانێت لە ئێستاوە ناوی خۆی تۆمار بکات لە ڕێگەی نووسینگەی کەناڵی ئاسمانی پەیام یان ژمارە تەلەفۆنی 0750 151 90 90. بەڵێ ئەزیزانەوەی بینیتان ڕاگەندراوەکە لەلایەن ئەکادیمیای پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ کە خولێک دەکاتەوە خولێکی درێژخایەن بۆ ئارەزوومەندانی بواری ڕاگەاندن کە دەیانەوێت لە بوارەکانی پێشکەشکاری یاخود مۆنتاژ و گرافیک و دەرهێناندا فێر بن. ئەکادیمیای پەیام لێسایان دەرفەتی ڕەخساندووە، بەشداربان دەتوان لە هەر شوێنێکەوە بن بەشدار بن لەگەڵیان و کۆمەڵێک گوانەی پراکتیکی لە ئەکادیمیای پەیام دەوترێتەوە ئەتوانن لێرەوە سوودی لێ ببینن. وەڵازان و خۆشەویستان لە هەڵابجا مەراسیمی بڵاوکردنەوەی دیوانی وەلی دیوانە بڵاوکراوەیە. وەلی دیوانە لە ساڵی 1926دا لە سەیسادق و شارەزوو لەو ناوچەیەدا لەدایک بۆ زۆرینەی شعرەکانی بە شێوەزاری هەورامی بووە. لە یەکەمین جا شعرەکانی لە ڕۆژنامەی ژین و ژیان بڵاوکرایەوە و دواتر پیرەمێردی شاعیر هات ئەو شعرانی کە بە زمانی بە شێوەزاری هەورامی بوو خستی سەر زمانی سۆرانی و ئێستاش گۆڕەکەی لە سەیسادقەوە یەکێک لەو شعرە زۆر دیارانەی و دواتر کە هونەرمەند کەریم کابان خوالی خۆش بێ کودێتی بە گۆرانی ئەویش یاران لە جەرگمە کامە زۆ بڵاو و تاوەکو ئێستاش کەسانێکن گوێ لەم هۆنراوەی و گوێ لەم گۆرانیە دەگرن. پێکەوە بینەری ئەو بڵاوکراوەیە دەبین کە لە هەڵەبجە مەراسیمی بۆ کراوە. مەراسیمی بڵاوکردنەوەی دیوانی وەلی دێوانەیە. 1285 ئەسڵەن لەدایک نەبووە. محەممەد ڕەشید ئەمینی پاوەیی لێکدانەوەی بۆ شیعرەکانی کردووە و ماوەی 15 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی بەرەمەکانی وەلی دێوانەیە کە لە دووتوی کتێبێکدا بڵاو کرایەوە. وەختە شێعرەکەم بە وردی خوێندەوە سەیرم کرد کە ئەم پارچە شێعرە ئەو دایناوە ئەو دیوانە هەروە کە من لە ناوی بەحسەکانی شاباسم کرد نزیکەی 15-16 ساڵە من لەسەر ئەو دیوانە کارەکەم. ئەو دیوانێشم لە کتێبێک بەشێ لەو دیوانێم لە وەختی خۆیان لە کتێبێ بناوی کەشکۆڵی شاعرانی هەورامان کە کتێبێکی سێجلدیە لەوێ هاوردومەنی بە ئەکسەری شاعرانی مناتقی کە بە هەورامی شتیان وتووە من ئەو نەکانی وەلیشم هێنەوە ئەمما شتانی زۆرترم دەستکەوتێ من لەوە دەستمان کەوتن حەزم کرد بە شێوەیەکی جیاوازیش ئەم کتێبە چابێت و بکوێتە بەردەست. وڵا دەیتن من ئەو برادرانە وەختی خۆی مەهاتین لێرە لە خزمەتیان نبووین بۆ دیوانەکەی تایاربەگمان لێرە چاپ کرد هەدام برادرانە باسم کرد لەگەڵیان ناوتم من جیا لەو کتێبانەیە کە چاپ نەکراون لە ماڵەوە هەمە حەزەکەم ئەم دیوانی وەلی دێوانە بکەوێتە بەردەست و حتا من پێم خۆش بوو لە خودی سێ ساقی چار ڕوونمایی لێ بکرێ. ئەمە بە هەر حاڵ برادران فەرمیان با لێرە بوویت و مشکلی نییە و ئێمە ئەم دیوانەمانە جەماوەری کرد و ئەمڕۆ کۆتە بەردەستی کتێبخانەی کوردیەوە. بەڵێ بەرهەمی زۆری تایە من الآنەگەر تۆ بێ کتێبەکە متالعە بکەی من تقریبا نزیکەی 75 پارچە فقط هەورامێتیایە نزیکەی 62 پارچە سۆرانیتیایە من هەم سۆرانیەکان هەم هەورامیەکەم هێناون چون ئەوان ئەکسەر بە جیاواز بازێکیان بە جیاواز لە دیوانی مامۆسا پیرەمێرد و لە دیوانە تەرجمە کراوەکانیا و پراکەندە بوون شتەکانم نیسا هەمووی کۆ کردوێتەوە وەکو بەرهەمێکی یەک بەرهەمی خستومەتە کتێبخانەی کوردیەوە. هاتوۆتەوە پاوە وەکو میرزایە کە ناویان لێ بردووە میرزا ئێمە ئەکسەر عەزیزانە
بڵاوکردنەوەی دیوانەکەی وەلی دێوانە لە چوارچەوەی پرۆژە ئەدەبی و ڕۆشنبیرەکانی ڕێکخراوی دۆستانی ئەڵەبجەیە کە دەیەم بەرەمی ئەدەبی و بڕیارە لە داهاتوودا بەرەمەکانی چەند شاعیرێکی دیکە بە شێوەی دیوان بڵاو بکرێتەوە. دوایمین بەرهەممان کە دەیەمین بەرهەمی کتێب و چاپ و بڵاوکراوی ئێمە بریتە لە دیوانی وەلی دێوانە. ئەلبەت ئەم دیوانش جیاواز لە هەموو دیوانەکانی پێشخۆی مامۆسای بەڕێز مامۆسا محەممەد ڕەشید ئەمینی پاوەیی دوای نزیکەی 15 ساڵ کارکردن لەسەر ئەم دیوانە و بەراوردکردنی هەموو سەرچاو کتێب و دەستنووسانی کە لە بەردەستیا بوون ئەم دیوانەی ئامادە کردووە. ئێمە بە خۆشحاڵیەوە چوینە ژێرباری با بڵێن کولفەی تێچوونەکەی و کتێبەکەمان بە کوالەتێکی زۆر جوان بۆ چاپ کردووە. ئێمە ڕێکخراوەکەمان کار لەسەر بوژانەوەی کللتور و فەرهەنگی ئەم منطقەیەکە ڕۆژگارێک سەردەمانێک خەڵکانێکی شاعیر ئەدیب خەڵکانێکی ناودار دیوانێک یاداشتێک بیرەوەریەکیان نووسیوە. ئێمە کار لەسەرەوانەکەی بۆی چیتر لەناو لە شوێنە بێ نازەکانان نەمێنەوە ئێمە چاپیانەکەین و بڵاویانەکەینەوە. لە دیوانە نوێیەکەی وەلی دێوانە بەشێکی زۆری بەرەما چاپ نەکراوەکانی کۆکراونەتەوە و دیوانەکە دەوڵەمەندە بە خستنەڕووی دەستنووسەکانی وەک نووسەری کتێبەکە ئاماژەی پێکردووە. هێشتا بەشێکی زۆری شعرەکانی وەلی دێوانە ماونەتەوە کە تا ئێستا کۆ نەکراونەتەوە. دیوانەکەی وەلی دێوانە خۆی لە 260 لاپەڕەدا دەبینێتەوە و بە هەردوو شێوەزاری سۆرانی هۆرامی شعرەکانی لەخۆ گرتووە. سامر فتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. دووبارە سڵاتانە بەدازان و خۆشەویستان لە تەوریسەی بەرنامەکەماندا باز لە تای منداڵ دەکەین کە بزانین هۆکاری بەرزبوونەوەی تای منداڵ بۆچی دەگەڕێتەوە و ئایا لە چه پلەیەکدا زۆر مەترسیدارە ئەم نەخۆشیەوە هۆکار و ڕێگە چارەکان چین کە چارەسەر بۆ منداڵ بکرێت و ئەو چارەسەرە سەرەتایە چیەکە لە ماڵەوە دایکێک ئاگاداری منداڵەکەی بێت و بۆ منداڵەکەی جێبەجێ بکات. گفتوگۆ دەکەین لەوبارەوە لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد عەلی پسپۆری نەخۆشیەکانی منداڵان تازە لە دایکبووان. کاک دکتۆریان زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆم دەرفەتە. کاک دکتۆر یەکێک لەو نەخۆشیە سەرەکیانی کە تووشی منداڵ دەبێت بە تایبەت دوای لە دایکبوونی شتێک کە یەکێکیان زەردوویەوە کە دەزانین زۆر جار ئەمە تووشی منداڵ دەبێت بەڵام دوای ئەوە تای منداڵە ئەمە بۆچی دەگەڕێتەوە چۆن دروست دەبێت بۆ لەگەڵ لە دایکبوونیدا زۆر جار ئەمە ڕوو دەدات. خۆی ڕاستەکەی هەڵەیەکی زۆر باو هەیە ئێستا جەنابیشە نەفسی ئەو هەڵەیەت کرد تا نەخۆشی نییە تا نیشانەیە یعنی ئێمە کاڵێن نەخۆشی ئەبێ نیشانەی جیاوازی هەبێ یا نیشانەی تایبەت بەخۆی هەبێ بۆی تۆ دەستنیشانێکی ئەمە نەخۆشیە تا علاجی هەیە هەر شتێک علاجی هەبوو نەخۆشی ئێستا تێگەێنم بۆچی تا نیشانەی چەندین نەخۆشیە یعنی تۆ چەندین نەخۆشی جیا هەیە کە تا بەرز دەکاتەوە وەکو پەرچەکردارێکی لەش بۆ ئەو نەخۆشیانەی کە تووشێ بێت یعنی بڵێن سیستەمی بەرگری لەش وا ئاکات کە خۆی بگونجێنێت یا دیفاع لە خۆی بکات لە بەرامبەر ئەو نەخۆشی کە تووشی تای کردووە بۆیە تا نیشانەیە ئەتوانرێت زیاتر لە 100 نەخۆشی بژمێرێ کە هەمویان بە تایان یەکێ لە نیشانەکانێتی. اینجا سیستەمی لەش وا دروست کراوە کە لە دەرەجە حرارەیەکی یا لە پلێکی گەرمی تایبەتە هەموو ئیشەکانی بەڕێک و پێکی بکە وەختێک بە هەر هۆکارێک ئەم دەرەجە حرارە بەرزە بێتەوە یا ئەگۆڕانکاری بەسەرادێت هەموو سیستمەکان خەلەل دروستەکە. یەکێک لە ئەو سیستمانەی کە ئێمە یعنی تا بەشێکە لەوە سیستمی بەرگریە لەبەرەوەی بۆ نمونەگە ئیلتهاباتێک بۆ نمونە ڤایرۆسێک یا بەکتریایەک لە دەرەجە حرارەیەکی دیاریکراوە بتوانێت ئیشی خۆی بکات نەخۆشی دروست بکات لە هەر کەسێکە جسم بە بەرزبوونەوەی پلەی گەرمی واکە ئەم ڤایرۆسە یان بەکتریایە نەتوانێت لەو چالاکیانەی خۆی لەو دەرەجە حرارەی کە پێویستە بۆی بیکە بۆیە بەشێکە لە سیستمی بەرگری لەش بەڵام بەداخەوە ینی هەموو سیستمەکانی تری لەشی شتێکەدا یعنی ئەو شوێنانەی کە ئەبێت لە دەرەجە حرارەی بسڵم بۆ لەش ئێمە 37.5
یا 37.5 دەرەجە حرارەتی ماقولە بۆ لەش لە تا بەگەر بە پوینتیش فەرق بکە لە دوای 37.5ەوە ئێمە بە تا حسابە و دەرەجەکان ئەگۆڕێت ئەیتر تا ئەو شوێنەی کە لەوانەیە کێشەی گەورە دروستکە بۆ کەسی توش بوو بە تایەکە. کاتە منداڵ لە دایکە بێ گەورەترین گرفتی دایک و باوک بەرزبوونەوەی تای منداڵە بە جۆرێک کە ڕەنگە هەر خۆی دەست لە منداڵەکەی بە هەست بە گەرمیەکی زۆر بکە و یەکسەر دەڵێ ئەمە تای هەیە بۆیە پێویستەکە چۆن ئێمە ئەو تایە بناسیینەوە کە ئامە ترسیدارە دایک و باوک پێویستە لەو کاتەیە کە منداڵەکەی ئەم نیشانی تیا دەرکە و چ هەنگاوێک بگرێت. هاوکارمان مەژی بەشتێکی جوان کرد زۆر جار ناناسرێتەوە زۆر جار منداڵەکە خۆی جستی لەوانەیە گەرم بێت چۆن جیا بکرێتەوە ئەمە کە ئەمەیان تایە ئەویکیان تەبیعی شتێکی زۆر. من هەموو جارێکەڵم چاوی دایک درۆزنە لەبەرەوە بۆیە باشترین حل ئەوەیە تاوان کاڵم چای درۆزنە ماڵناوە هەستەکانی دیکەش احتیمالی هەیە لە ڕۆی ئەو خەمخۆری کە جنابەت باس کرد لەوانەیە ڕاست نەڕوا بۆ مۆزووەکە باشترین حل بۆ ئەو کاتەوەیە کە ئەوون کەسانی کە مناڵیان هەیە لە ماڵەوە تین پێوێک ئەوەی کە دەرەجە حرارەی مناڵی پێ ئەپێوی ئەهیان بێ لە ماڵەوە جاران کە بە قرس بوو یەکنەوە هەبوو جیوەی بوو دیتنەکەشی حتا بۆ کەسێک کە شارەزایی نەبێ کەمە زەحمەت و ئێستا و شارە نەماوەشتی ئەلکترۆنی پەیدا بووە کە دایانێت یەکسەر دەتوانێت بۆ خۆی مەسەرەن تایەکەی پێ قیاس بکە بۆیە هەر کەسێ مناڵی هەبێ پێویستە ئەو دەرەجە حرارەی لە ماڵەوە هەبێ ئەمە یەک دوو ئەبێت تێبگا لە چه ڕێگایکەوە ئەتوانێت گەرمی مناڵەکەی بپێوێت چکە ئەمە سێ ڕێگامان هەیە ڕێگاکیان ئەوەیە کە لە بن باڵە ئەوەی لە مناڵە زۆر باوە لە بن باڵە دایانین شتێکی کانزایی هەیە خاتە بن باڵی جەڕست لێدات ماشایەکەی خوێنێتەوە پوینت پێنجی بۆی زافاکە هەر چەندێکی خوێندەوە پوینت پێنج بۆی زاکە ڕێگای دووەمەوەی کە خیتە ناودەم ئەو بۆ مناڵ نابێت لەبەرەوەی لەوانەی گازی لێ بگرێت لەوانەیە نتوانێت ڕایگرێت بێت بکوێتە ژێر زبان ڕێگای سێمی بە کۆمە ئەوەی کۆم لە هەمویان مەزبووترە ئەوەی کۆم لە هەمویان مەزبووترە ئەمان هەرێک و ئەمەری خۆی هەیە نە هەر بنفسی ئامێر ئەتوانێت تۆ هەر سێ ئیشەکە بکەیت ئەو کاتە ئەبێ بزانێ دەرەجە حرارەی معقولی لەش 37.5 37.5 لە دوای ئەوە هەر پوینتێک هەر دەرەجەیەکی زیادی کرد ئەو کاتە ئەمە بەتا حساب من زۆر جار دایکان دێن باگرەی لەوا کرد کە سەری مناڵەکەی زۆر گەرمە بەڵام دەستی یا قاچی ساردە دەستیشی نەداوەتە سەر زگی یا پشتی هەموو جارێڵم ئێمە بۆچی کە دەرەجە حرارەی مناڵە پێوی نەخەسخانە بۆچی خەیرە بنباڵی لەبەرەوەی نزیکە لە جسمەوە سەر زۆربەی خوێنی لەش بۆ سەرڕۆ لە کاتی کارکردنی دڵە بۆی ئاتیادی ئەگەر سەر گەرمتر بێت لە بەشەکانی تر تەمان ئەو گەرمیش بێ ماقول بێت ئەگەر سەرگەرم بوو ئەوەی بەڕاستی تا بزڵ ئەو کاتە تو توانێت لەسەر زگ لەسەر پشتی یا لەسەر سنگی مناڵەکەت بدەیت ئەگەر هیچ لە ماڵ نەبوو ئەگەر هەبوو بۆی تووشی ئەو هینە نەبی ئەو خراپ تێگەشتە نەبی ئەو کاتە توانی دەرەجە حرارەکە بەکاربێنی کە بە ڕاحەتی و بە ئیسراحەت پێتەڵێ ئەمە دەرەجە حرارەکەی چەرێک بۆیە بێ بزانێ ئەمە بە تەجروبەت لەوانێ بۆ ژنێک کە یەکەم جار یەکەم مناڵێتی لەوانەیە زۆر زەحمەت بێت بەس بۆ ئەوەی کە دووبارە بێتەوە یاچە مناڵێکی هەیە ئەو کاتە ئەزانێ بێجگە لە هەمووی ئەمانە نیشانەی تریش کە تا بەرزە بێتەوە کوتم هەموو سیستەمەکە ئەگۆڕێ بۆیە مناڵەکە کوڕوز نەبێ ئەگری شیر ناخوا لەوانەیە نیشانی تری لەگەڵا بێ هەڵامەت هەبێ کۆخی هەبێ زگچوونی هەبێ ڕشانەوەی ترێ بێ هەموو سیستەمەکان تێکەدا بەڵێ خواردن یەکێک لەو شتانەیە کە بە یەکەم جاتی تەسیر لەواکە لەبەرەوەی ناڵم سیستەمەکان هەموو گۆڕانکاری بەسەرادێ بۆیە بڵێ تۆ لە چ پلەیەکە زۆر مەترسیدارەوە ئەو مەترسیداریەی ئەو تا بەرزبوونەوەی تایە دەبێتە هۆکاری چی دیکە زۆرجە باز لە کەشک دەکرێت دەما گەشکە دەکرێت ئێمە چۆن چۆنیە چاڵاتێک دەگاتە گەشکە خۆی وتم کە سیستەمەکە تێک چوو جسم هەمووی تێک چوو هەموو مۆزوعەکانمان بۆ ئەگۆڕێ یعنی ئەو کاتە ئەبێ بزانین ئەم تایە نیشانەی تری چی لەگەڵایە یعنی هەر تایە بە تەنیا یاشتی تریشی هەیە بۆ نمونە کە فەحسی سەریری مناڵەکە کرێ هەندێشتی تر دکتۆرەکە ئەیبینێ یا دایکەکە هەر نیشانەی هەیە مەسەڵەن هەڵامەتی هەیە کۆخی هەیە سوزانزک چوونی هەیە کتاباتی میزڵدانی هەیە کامانە هەمویان تا دروستەکەن لەو زەتێنە کە زۆر باوە لە ناو کووردا هەر تایەکە بوو یەکسەر لەو لەو زەتێنی قۆرگی ئاوساوە و یەکسەر چۆک شوڕبێکی تا وەرگرە و لە کاتێکا وانی ئەم هێنا ئەم تایە وەکووتمان 35.5 پوینت یەک زیاکە 35.6 35.7 هەتا بەرسرە بێتەوە لە یەک پوینت زیاد بوو بە تا حساب ئەمە بەڵام مەترسیەکە بۆ تا ئەوەی کە
جناب باسکە بۆ گەشتکە ئەبێ ئەم تایە بە سەریعی بەرز بێتەوە بە سەریعی دابەز ئەبێ بگاتە چن یعنی کێرvێکی هەیە ئەگەر وردە وردە بەرز بێتەوە بە قاڵدرمە ساعاتێک مەسەڵەن ئەبێتە 37.8 قاڵدرمەیەکی ترەوە دوای ساعاتێک تر ئەبێتە 39 قاڵدرمەیەکی ترەوە 30.2 ئەبێت ئەمە عادەتەن گەشتکە دروست ناکە ئەبێ بە سەریعی بەرز بێتەوە و بە سەریعیش دابەز حاڵەتێکە هەیە لە هەموو حاڵتەکانە بۆ هەیە لە هەموو حاڵتەکانی تا بۆی هەیە بۆ نمونە گەر زۆربەی جار کە تووشی گەشتکابێ دایکەکە لە باوەش مابوو شیرە خوارعیمی نەبوو ڕاستەکە لە نەکاو بەرز بۆتەوە و دابزی باشەکەی ئەوەیە ئەم یەکەم ئەم شتە گەشتکەی تا عادەتەن دوای 6 مانگ دەست پێکە و احتیمالە تا 6 ساڵ بۆ 6 ساڵ و 7 ساڵ بخایرێ دوای ئەوە نابێ بمێنێت ینی ئەگەر یەکەمین گەشتکەلیە ئیتر ئەمە بەرداوامی ئەمێنێت هەموو مناڵێکی ئینسان بۆی هەیە تووشی گەشتکەی تابێت بەڵام ئەوانەی لە عایلەیانە هەیە مەسەڵەن مناڵ دووسێ مناڵی هەیە مناڵەکانی تریان هەیە ئەو احتیمالە لەوانە زیاترە تەمەنەکە زۆر مهم پێش 6 مانگ زۆر کەم لە 6 مانگەوە بۆ 6 ساڵ زۆربەی ئینەکە لەوێ نابێ زۆر دووبارە بێتەوە ئەگەر زۆر دووبارە بێتەوە ئەو کاتە پێویستەکە چارەسەر وەرگێت باشی ئەوەیە کە تای کە بەهۆی گەشتکەی کە بەهۆی تاوە تووشە بێ کاریگەری کەمترە لەو گەشتکەی کە بە هۆکاری ترەوە مناڵ ئەیگرێ مەسەڵەن سەرع بۆ نمونی پەرکەم کاریگەریەکانی لەسەر مێشکی مناڵەکە کەمترە بەڵام احتیمالی دووبارە بوونەوە هەیە بۆیە تەوسیە ئەوەیە کە ئەو دایکانە ئەو ماڵانەی کە مناڵیان هەیە خاصە لەو تەمەنی 6 بۆ 6 ساڵیە دایمە شتێکیان هەبێ بۆ دابەزاننی تا بێجگە لە ڕێکاری ترکە گەر مەجالە و باسیەکەین بەڵام دایمە شروبیتایەکی سەلامت کە دکتۆر بۆیان دیارریەکە هەبێ لە ماڵەوە ئەمە کاتیە بەس بۆ ئەوەیە ئەو سەریع بەرزبوونەوە دروست نەبێت بۆی نەبێتە گەشتکە ئەگینە چارەسەر نییە چکە بێت تۆ ئەو کاتە هۆکاری نەخۆشەکە ببینیتەوە بزانین تایەکە بۆچی بەرز بۆتەوە خۆکارەکە چارەسەرکەی ئەگینە لەوانەیە باشترین شروبی تا ئەگە زۆر باش ئیش بکە لە بینی 3 بۆ 4 ساعتادایە بزانێت پاش 3 بۆ 4 ساعتی ساندێتەوە دکتۆر کاتێک منداڵێک تایەکی هەیە ئەگەر بێت و ئەم تایە کۆنتترۆل نەکرێت ئەگەری هەیە دواتر ببێ بە گەشتکە زۆر جار دایکباکان ترسی ئەویان بۆ دروستە بێڵە گەر منداڵەکەم بەردەوام بێ لەم تایە ڕەنگە تووشی گەشتکە بێ ئەمە لە ڕۆزانستێکەوە چۆن بەڵێ هەموو تایەک ئەتوانرێت من ئەموو جارێ ئەڵام تەمەنەکە لەو بێ نابێت تۆ هەر جارێ تایگە بە تابێگە جاری پێشتر گرپێتی هەر جارێ تایگە تۆ حسابی ئەوکە گەشتکەیە یعنی ئەبێ ئامادەکاری بکەی بۆ ئەوەی کە احتیمالە بێتە گەشتکە چکە تۆ نازانی چ لەحزەیەک ئەم کێرڤە بەرزە بێتەوە و دابەزێت تێکی چێڵم یەکسەر لە نەکاو ببینی ناڵم ئەڵێ زۆر جاڵە لە باوش مابوو شیمەدا پێی یا یاریە کرد یەکسەرە بێت بەرزە بێتەوە شۆرتی کارەبا دوو وایر کارەبایتیە هەتا دوور بوون کێشیانێ کە نزیکە بێنە شۆرتێکەکە ئەو شۆرتی کارەبا یەکسەر بێتە گەشتکە چکە ئەو ئەلکترۆنانە ئەو کارەبایەتی ناومێشک واکە ئەو جەڕقەیە دروست بێ ئەو لێکدانە ببێتە گەشتکە و ئەو کاتە بەڵە بۆی بێ دکتۆر ئایا تایەک هەیە ئێمە بتوانین لە ماڵەوە کۆنتترۆلی کەین بەڵام تایەک هەبێ پێویستەکە یەکسەر بگەێنرە تەنەخۆشخانە زۆر جار بینیوانن لەو دایکانی خۆمانە کە بۆ نەپەڕۆیەک ئەهێن خاولێک ئەهێن ئەیکەنە سەرسەری مناڵەکە بۆی تاکی دابەزە یاخود بە مناڵەکەڵێ ئاوێک کە ئەو لە فیلمی تورکیا زۆرتر هەیە هەتا لای خۆشمان بینیوان دایکان ئەم ڕێگەی بەکارێن نەمە تا چەندێک کاریگەری لە سەرمانی ئەو باشە بچینە ناو ئەوەی کە چ بکەین لە ماڵەوە ینی بۆ مناڵەکە یەکەم وەکو وتم هەموو تایەک حسابی گەشتکە بکە دووهەم ئایا تا هەیە لە ماڵەوە چارەسەر بکرێ و نەچێتە خەستخانە بەڵ زۆربەی تایەکان 180یان ئتاباتێکی ڤایرۆسین کە حیاتی ڤایرۆسەکە 3 بۆ 5 ڕۆژ ئەگەر هیچ کام لە نیشانی تری لەگەڵان نەبێت یعنی مەسەلەن زگچوونی نەبێ بۆ نمونە میتاباتی میزڵدان نەبێت چکۆمان هەموو بە تا دەست بکە بۆیە لە پێش راوتن تا نیشانێ نەخۆشی نیە چەندیدا هەر علاقەی نیە چکە گەرمەکە ئەم ئێستا بە پوین زیاکە لەوانێ ساعتێکی تر بە نیو زیاکە لەوانێ علاقەی بە مۆزوعەکەوتە بەس نیشانەکانی تر مهمە زۆربیان وتمان ڤایرۆسی دەکرێت لە ماڵەوە ئێمە چاوەڕێ بکەین تقریبن 3 ڕۆژێک بە شەرتێک نیشانێتی لەگەڵ نەبێت گەشتکەی نەگرت بێ مناڵەکە پێشتر 3 ڕۆژێک چاوەڕێکەین دەرمان بەکاربێنین دەرمانی دژەتە بۆ تایەکەی دابەزێ ئەگەر زانیمان باشە ئەو کاتە سەردانی خەستخانەکە یا لای دکتۆرەکەمان بکەین بۆی بزانین چی
چ بکەین لە ماڵەوە بۆی تایەکە دابەزێنین یەکەم شێت ئەبێ دەرەجەی حرارەی ژوورەکە دەرەجەیەکی فێنێک بێ ناکرێت لە زستان نایە و تای هەیە بەتانێککە تێ و پێچاوە دوو ژۆپە ئیشەکە بەرامبەر زۆپەکە دادنا بەتەمای تایەکەی دابەز نابێت ئەبێ دەرەجەی حرارەی ژوورەکە یەکەم دابەزێنی یعنی وابێ ئەگە لە زستان نابێ ئەو کەسانەی لەوێن هەست بکەن کە نامڕتاحن نەک سەرمایان بێ بەس نامڕتاحن لە ژوورەوە دوو ئەبێ ئەو لە زیادیانەی خاصن لە هاویرە ئەو لە زیادیانەی کە هەتا ئەبێ دایبەزێنی دایکەنی یعنی شتێکی قەمسەڵێکی لەبەر کردووە بەتانێکی پیاداوەڵا لەرزی هەیە تاشی هەیە لە عین حاڵ ئەی پێوەستی و نوێ بۆ نمون ئەو جلانە ئەبێ کەم بکەیتەوە سێ ئەتوانی ئەو شوێنانەی بە دەرەوەی دەموچاو دەست و قاچ بە ئاوێکی شلەتێنی مەیلە و سارد ئاوی سەهۆڵان نابێت ئەوەی زۆر ئەیبینی سەهۆڵێنێ لە ماڵەوە بە پەڕێک تەڵەکای هەر سۆڵەکە خاتە سەر جسمی ساردێکاتەوە نابێت ئیسفادەی نییە ئەبێ ئاوێکی شلەوتێنی مەیلە و سارد بێت بەرەو لای ساردی بێ زیاتر دەست و قاچ و دەموچاوی بە جۆرێک تەڕەکەی ئاو لەسەر پێستی بمێنێتەوە نەک ئەوەی لە فیلمەکان وتمان پەڕۆی تەڕێکەوە ئەخاتە ناوچاوی بەتەمایە ئەم هەموو جسمە بەوەندە دابەزێنێ نابێت میکانیزمەکە چییە؟ ئەم ئاوەی سەر جسم واکە حەزی لێ ببێ بە هەڵم چکە تا ئێستا ئاو بە ئێستا گەرمایکی لێدا هەموو ئاوێک کەترێک دانەی لە ماڵەوە تا ناو کەترێکا بێکی لە نایە کە گەرمت کرد حەزی لێ بێتە هەڵم ئەم ئاوە بێتە هەڵم کە ئێوە بێتە هەڵەمە بێت چ بکە بێ گەرما وەرگێ گەرمای جسمی مناڵەکە یا کەسی توش بوو وەرەگرێ بۆی ببێتە هەڵم ئەگەر تۆ لێت داوشکت کردەوە هیچمان نەکرد پەڕۆیەکی تەڕێنی ئاوی لێ بشۆڕێتەوە ئیکێشی بەسەر دەست و دەم و چاو قاچە وازی لێنی ئیتر پێویست ناکە سەری شتێکی وەکو پەڕۆکە بخەیدا دەموچای وازی لێنی وشکە بێتەوە جارێکی تر ئەم ئەمەلیە دووبارە بێتەوە تا تایەکە دابەس ئەمانە تەنها ڕێگان بۆ ئەوەی کە تۆ لە ماڵەوە بتوانانی تا کۆنتترۆلکەی ئەگەر بەمانە کۆنتترۆل نەبوو لەگەڵ ئەمەشا ئەتوانی ینی شروبێکی سەلامەتی کە دکتۆر بۆتی دانامێت میدێ بە مناڵەکەت بۆ ماوەی سێ ڕۆژێک چاوەڕێ بکەیت لەو سێ ڕۆژە دووشت یەکلایی ئەبێتەوە یا ژیانی ڤایرۆسەکە تەواوە بێت و تۆ تایەکەت ئەڕات و هیچ بە هیچمان نەکردو یا نیشانەی تر دەرەکەوێت بۆ نمونە احتیمالی باو بۆ نمونە احتیمالە دواش سێ ڕۆژ ئەبێتە سوورێژە ئەبێتە مێکوتە ئەبێتە سوورێژی ئەڵمانی ئەبێتە التهاباتی لەوزەتەین و ڕشانەوەکە ئەبێت التهاباتی میزڵدان و ئازاری بە لەگەڵ میزە ئەبێتە ئیسهال هەر کام لەمانە نیشانێتری ئەو کاتە تۆ بەپێی ئەوانە قەرارە دەی سەردانی دکتۆرەکەت بکەی بۆی بزانی پێویستەکە چارەسەری زیاتر وەرگری یا پێویستە کاک دکتۆر لە چارەسەرکردنەکان یاخود و دەرمانانی دەدرێت بە منداڵەکە زۆر جار دایکان لەوانێ دڵڕاوکی ئەویان هەبێ قەترەکە بەکاربێنم شروع بەکاربێنم شاف بەکاربێنم لەم نێوەندەیاندا کامیان باشتر یاخود بەپێی ئەو تایی کە منداڵەکە هەیەی هەرێکێک لەمانە پزیشکەکە دەینووسێت بۆ منداڵەکە خۆی یەکەم شت ئەبێ ئەوە یەکلا بکێتەوە ئەم علاجانەی کە باسی کێی داپی خۆی چوە لە سەیدەلێک ڕێوەکو و چۆنچێکی بێکتە ماتاکڕێت یا دکتۆرێکی تایبەتی مناڵان یا دکتۆرێکی خۆی هەیە کە بۆی دیاری کردو و ڕێدمایی داوەتی کە چۆن بەکاری بێت ئەو کاتە ئەگەر ئەمانە بێت ئەتوانێت خۆی بڵێن دایکەکە ئەتوانێت خۆی بەپێی تەجروبەکانی خۆی کە بەکارێنێ ڕادێ لەگەڵی کە کامیان باشتر هەر کام لەم دەرمانانە نفسی میکانیزمیان هەیە بوو دابەزاننی تای مناڵێک بەڵام کاتەکان مەسەرەن ژنەکەی جیاوازە شێوەیە بەکارهێنانەکەی وەک باسەگر جیاواز بێت بۆ نمونە ئەگەر تایەکە زۆر زۆر بەرز بێ کە پێواوێتی مەسەرەن 8.5 39 مناڵەکە زۆرە گری ئەگە بیەوێت تایەکە زوو دابەزێ باشترە شافی پێڵگرێت وەلو شاف من بەڕاستی بە شتێکی زعاجێ بینم بۆ کەسی بەکارهێنە بەس دەتوانێت شافی بۆ بەکاربێنێت چکە ئەو کاتە کامیان سەرعترە بە باسی ئەوواکەم بزڵ کابزیینە ئەبینە زۆر بەرز بۆ تۆ توان شافەکە بەکاربێنێ ئەو زوو دایە بەزێنێ بەڵام فترەی دابەزانەکەی کەمە دەگەی یانی تقریبان لەوانەیە لە فترەی چارەکی 20 دقەیەکە ئیش بکە بەڵام ئەو پەڕەکەی هەر نیم ساعتێک خۆی بگرێت ساعتێک خۆی بگرێت لەگەڵی شاتوانێ ئەو کاتە شروع بەکاربێنێ شروع بکە ساعت و نیوێک ساعتێک ساعت و نیوێکەوێ بۆ ئیشکردن بە 3 ساعت بۆ 4 ساعت خۆیەگرەمە تەبان ئەگەر شروعەکە شروعێکی باش بێت یعنی شتێک بێت کە پێشتر بەکاری هێناوە یان نوعێکی باش بوو بێت کە ئەتوانێت دابەزێن چکە خۆ دەزانی بازاڕی ئازادە هەموو جۆرە شروعێک هەیە لێرە بەپێی کۆمپانیەکان ئەگۆڕێ بۆ ئەو کاتە باشترە ئەوها بەو نەوە ئەتەوان لەگەڵیشیە ئەو ڕێگانەی کە باسمان کرد
بۆ ساتکردنەوەی مناڵەکەی بۆ دابزاننی تای مناڵەکەی بە هەردوو بەر سێ چوار ڕۆگەکە بە دڵنیایەوە ڕێژەی بەرزبوونەوەی تا و گەشتکە و ئەوانەی زۆر کەمە بێتەوە وتر تە دوای ئەو دوسێ ڕۆژەش کە سەردانەکە یا دکتۆرەکەی ئەیبینێ بە پێی تەشخیصی خۆی و کاتە چارەسەری هۆکارەکەش زۆر باشە دکتۆر دوای ڕێنمایی چی بوو دایکان دەرفەتمان تەواو بووە دوای پێیامت وڵاهی حەزەکەم هەموو جارێ لە بەنامزەکانە کە دانیشین قساکەین دوسێش دەڵێم ئێمە ڕاستە مناڵ بچووکە بەس مەسئولیاتی گەورەیە معناوان نیە هەر کەسێ بچووک بوو ئیتر ئێمە هیمالێکی چونکە بە هەر نوعی قانونیان شەرعیان ئەخلاقیان حسابیکەی ئێمە مانان مەسئولین بەرامبەر بە ئەو مناڵانەی کە دروستیانەکەی ڕاستە وتم حەجمیان بچووکە بەس مەسئولیەتیان زۆرە و ئەوان هیچ گوناهێکیانێ لە هاتنە سەر ئەم دنیاە تۆ بێهینیانکی بیان پارێزی بۆیە دوورکەونەوە لە بەکارهێنانی دەرمانی سربەخۆ لە کەسی ناشارەزا لەوانەیە کە خۆیان ئەچن بۆ لای مەسەڵەن سەیدەلیەک دەرمانێک بە پێی عەقڵی خۆی وەرێگرێ چونکە ئەم مۆزوعی ئێستا باسمان کرد شتی زۆر قورسیتیایە کە مستەقبەلی مناڵەکەی لەسەر بەندە وەکو مەسەڵەن ئیلتیهاباتی سەحایە مەسەڵەن هەرچەنە دوا پێیامیش بوو ئەگەر هاڵە بەکار بهێنرێ ئەم دەرمانانە ئەمە چ کاریگەریە لەسەر مناڵەکە دروستەکە هەموو دەرمانێکی کیمیاوی کە تۆ ئەلبینیت ئەمە هەمووی کاریگەری لاوەکی هەیە لەسەر جستەی بڕ بەڵێ هەموو دەرمانێک بەسترسیە زۆر جار لە زیادەکەی هەنە جار کەمی دەرمان مشکلەیە زۆر جار زیادەکەی مشکلی بۆیە دڵنیانەکەمەوە کە ئەگە بیان هەوێت لە ڕێگای ڕاست تابڕۆنە بێ هوشیاری تەندروستی زیادکەن بۆ خۆیان بۆ تاک بە بابزانام یەکێک لە هەدەفەکانی ئەم بەردامانەش هەرەوەیە و لەژێر ڕێنمایی پزیشک و کەسی شارەزا کاری خۆیان بکەن بە دڵنیام نە مناڵەکان نەخۆیان زەرەر ناکەن. زۆر سپاس بۆ دکتۆر ئازاد عەلی پسپۆڕی پزیشکی نەخۆشیەکانی منداڵ تازە لەدایک بوون سپاس بۆ زانیاریەکان هیوای تەندروستێکی باش بۆ منداڵان دەخوازین هیوادارین کە دایک و باوکان سوودیان لە بابەتەکەی ئەمڕۆ بینی بۆ و ئاگاداری منداڵەکانیان بین ئەمڕۆ بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن هیوادارین جێی سوود و ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بێ لە هەر شوێنێک و بینەرمان بوون خۆی گەورە ئاگادارتان بێت و خواتان لەگەڵ تا بەرنامێکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ